بینەرانی خۆشەویست ئامادەبوانی ئێرە خۆشحاڵین کە ئیمڕۆ لە زنجیرەی دووەمی بەرنامی هەنگاوی یەکەم لەگەڵتانین. تەمەن لە بەرنامی پێشوە نزیکەی 11 کەس بەشداریان کرد کە دوو کەسیان لێرە هەڵبژێران واتە دوو گروپ چکە تیمێکیان یەک گروپن بەڵام دوو کەسن یەکی تیژ بە تاختیان خۆی بوو و کەسێکیش مایەوە کە نە هەڵبژێراوە نە هەڵنەبژێراوە دانین بۆ قۆناغی کۆتایی ئەم 52 کەسە بۆ هیوای ئەمڕۆ بتوانین زنجیرەیەکی تری بە تام و چێشتر بە پرزانیاری تر پێشکەش بکەین و لەگەڵ ئێوەی خۆشەویستابین. پێش ئەوەی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەش بکەین راپۆرتێکمان هەیە لەسەر تەواوی ئەو زنجیرەی ڕابردوو ئەمڕۆژ با پێکەوە بینەری بین. بەرنامەی یەکەمی هەنگاوی یەکەم پێشکەش کرا و بینەرێکی زۆری هەبوو. هەندێکیش لە پرسیارەکانی خەڵکی وەڵام درایەوە. لە هەر یەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بینەرەکانی تیڤی بە هەزاران کەس تەماشای بەرنامەکەی دەکرد. بینەری بەرنامەکە بە شێوەیەک بوو تەنانەت بەشداربووەکانی وەک سوپرستارێک لە ناو خەڵکیدا تەماشا دەکران. بگومان ئێستا خەڵک زیاترەمان ناسێت و کات ئێمە ڕۆینە شوێنێک خەڵکەکە پرسیارمان لێکە ئێوە ئەو کچانن ئێوەمان بینیەوە یان پێشتر ئەمڕۆ ئیشی دامدەستگایەکی حکومیمان هەبوو هەر بۆ ئەم پرۆگرامە پرسیاریان لێکردین ئێوە ئەو کچانن یان بەشداری ئەو بەرنامەیەتان کردووە ئەوە مای خۆشحاڵیە بۆ ئێمە. هەستم کرد ئەم چەند ڕۆژە زۆر ئەپدەیت بوومەوە ینی وەرم ناچووی بۆ دوکانێک ئەو وەڵای بەرنامەکە وەڵای پێمان ناخۆش بوو دەنەسووی وەڵا ئەمە وابوو هەستەکەم ئەوی کە بەشداری کردو لە بەرنامەیە بە شێوەیە لە شێوەکان بۆ بە سوپەستارێت ینی زۆر مەشهور بووە. پرسیار زۆرمان لێکرد و لە ڕووی تەمەنیشە زۆر کرد ڕوا ناکەن ئەڵێن ئێوە لەو تەمەنەیە چۆن و شتتان بۆ هاتۆ چۆن و قسانەتان بۆ هاتو وازان کەسێک تریارمەتیان نایمە زۆک و بێتە سەرلایانی پشگیریکردن زۆر کاتەر گاڵتەیان لە ئیشەکەش هاتووە ئێمە تەنها بە هاوری خۆمانتاریوانە بگەینێرە. ئەمڕۆ بەرنامەی دووەم پێشکەش دەکرێت هەرچەندە ترس و دڵاڕاوکێ لای بەشداربووەکانی دیکە هەرماوە. بەڵام بابچینە لای لیژنەی داوەرانی بەرنامەکە بزانین ئامادەکاریەکانیان بۆ بەرنامەی دووەم چی و چیمان پێ دەڵێن. شاسوار عەبدولواحید پێشکەشکاری بەرنامەکە لە بەرنامەی ڕابردوو داوتی ئەمە یەکەم بەرنامەمە ئەترسم پێشکەشکارێکی باش نەبم چونکە یەکەم ئەزمموی ئەم کارەمە. بابزانین ئێستاش هەرو باوەڕی هەیە یان لە دوای دابەزینی بەرنامەی یەکەمی پێی وایە ئێستا پێشکەشکارێکی باشە. خۆی ڕاستکە بێ خەڵک قەراربات بەڵام هەر هەستەکەم جارە ماوە لە بەرۆی قورسە ئەوە یەکەم جاتە بەرنامەی پێشکەشەکەی بەستە سەوەڕەکەم بەرنامە باشترم ینی ڕایم لەگەڵ جۆکەیە. هەرچەندە پێشکەشکارەکەمان کەمێک ناساغ بوو بەڵام هێشتا هەر گەشتبینە بە پێشکەشکردنی بەرنامەی دووەمی هەنگاوی یەکەم. وڵا وەکو هەندێک لە گۆرانی پێشکانم لاتەوە پێشوی گۆرانی بڵاوان دڵم تاو نییە منیش بام لاتەوە بەس شیرێکی گەرمە خۆم تەسەوەڕەکەم باشمە گە خراپم گلیم لێ مەکەن. لە دوای دابەزینی بەرنامەی یەکەم زۆر کەس دەیانوت لە بەرنامەکەدا بە باشیت نەتەماشای بەشداربووەکان دەکات نە بە باشی ئاوەڕ دەداتەوە قسە لەگەڵ لیژنەکەدا دەکات. زۆر کەسی کەش دەڵێن دەنگی زۆر خۆشە لە کاتی قسەکردنە بابزانین ئەو دەڵێت خۆشە ئەو هەواڵێکی خۆشە سپاس بۆی کە وتیانە دەنگی خۆشە. دووەم بەداوا لێبرنەوە ینی ملم تاوە نییە ینی دەشەنووجی کردووە زوو ئەپاڵمایەوە بەس دەبە خاتیەوەی بوو کە ئیسراحەت بکەم هەر ئەوە ویچتر. ئێستا ئەوەی ماوەتەوە خانمە ڕاوێژکارەکەمانە خاتوو کاردۆسە بێگومان خەڵکیکی زۆر پرسیاریش لەو دەکات. زۆر کەسیش دەڵێت ڕاوێژکارێکی زۆر کەمدووە و زیاتر پشگیری پرۆژەی خانمان دەکات. بابزانین ئەو وەڵامی بۆ خەڵکی چییە؟ ڕاستەکەن کەمدوو بووم لە پرۆگرامی یەکەمە لەبەرەوەی وەکو کاکشاسواری ژووتی ئێمە هەرسێکمان یەکەم جارمان بۆ بچینە سەر تەلەڤیزۆن و لەبەرەوەی من نایشارمەوە کەسێکی فێمینیستم لەبەرەوە دایم هەستێک حەزەکەم پشتی ژنان بگرێت. لەم بەرنامەیەشدا هاوشێوەی بەرنامەی ڕابردوو 11 بەشدار بوویتر دەبنە نۆمینی بۆ گەیشتن بە کورسی شین. بابزانین بەشداربووەکانی ئەم بەرنامەیەمان کێن؟ بزانین کێ کورسی شینی بەنسیب بێت و کێ بەداخەوە کورسی شینەکەی بەنسیب نابێت. یەکەم ناو لە ڕێکار محەممەدەوە دەست پێەکەین
کاگرێکات پێشەوەی جەنابە قسە بکەی با بینەری تیچەری بین و ئەگەڕێن وڵات. من ناوم ڕێکار محەممەد ئەحمەدە. ڕۆژەکەی من ئەوەیە کە ببەن دیزاینەری جلوبەرگ. دیزاین جلوبەرگ بە دوو جۆر پێشکەشی بکەین. یەکیان بە قوماش بێ ئەوەی دیشان بە کاری دەستی بێ. بەڵام ئێمە کارە دەستیەکان لە 25 بۆ دادەنین، واتە لە 75ەکە دەکەین بە قوماش. من بیرم لەوەی کردەوە کە نوێکاریەک لە وڵاتەکەی خۆمدا بکەم بە دیزاین جلوبەرگ. من دەمهەوێت کولتورەکەی خۆمان جلوبەرگی کوردی بە وڵاتان بناسێنم. هیچ پارێک بەلامەوە گرنگ نییە، تاکەشت بەلامەوە گرنگە کوردستان بگەێنمە ئاستی وڵاتانی تر. چی هەیە بدوێ ئیزافەی بکەی یا شتێک لەسەرم پرۆژەی کە هەتە؟ بەڵێ من لە بواری دیزایندا دەتوانم کارکەم. دیزاینەکە کاتێک سەرکەوتوو بم دەبێ کۆمپانیەکان دەبێ بیکەمە دوو بەشەوە. بەشێکان لە بواری کاری دەستیدا کاری تێدا بکەم، ئەوەی دیشان لە بواری جلوبەرگدا. بەڵام کارە دەستیەکە لە 25 بۆ دادەنم، چونکە تەنها وەرزی زستان دەتوانین سوود لەو کارانە وەرگین. بەڵام ئەوەی جلوبەرگەکە لە 75 بۆ دادەنین. لە ناو جلوبەرگدا کاتێک سەرکەوتن مامەدەستێنا دەتوانین پەرەی پێ بدەین زیاتر، واتە جلوبەرگ پێڵاو قایژ و جانتا و سەرپۆش ئەوانە بۆ زیاتکەین بۆ بەشەکەمان. کاتێک سەرکەوتنی زیاتر مامەدەستێنا پێویست ناکە قوماش لە دەرەوە بێنین بۆ دیزاینکردنی جلوبەرگەکانمان. هەوڵ دەدەین خۆمان قوماشی خۆمان دروست بکەین. هەروە بێتەوە ئێمە بە 3 مانگ جارێک نمایش ئەکەین. لە نمایشەکەدا کوڕ و کەس بەشداری پێەکەین. هەروە بێتەوە بیرۆکەی ئەوم تێخستوە مناڵیش بەشداری تێدا بکات. ئەو مناڵانەی کە تەمەنیان لە 12 ساڵ بەرەوستەرەوەیە کەمە لە هیچ وڵاتێک تاسا نەمان بینیوە. تەنها ئەمە نمایشەکانمان تەنها لە ناو هۆڵێک نابێت. تقریبا ئیشەکەی تۆ بوو بە دووسێیش. یەکیان دیزاینە، نمایشە، قوماش دروستکردنە، کارگەی دروستکردنی جلەکەیە. کامیان بە تەحدید تۆ کامیانە؟ من دیزاینەرم. بەس دیزاینەری؟ بەڵام پەرەی پێدەدەین. ئەگەر بتوانین سەرکەوتن بەدەست بێنین زیاتر فراوانتری دەکەین. ئەم دیزاینەرە چۆن پارەی ئەتوانین پێ بکەین؟ بکەین بە لە ڕووی نمایشەوە، واتە کاتێک جلوبەرگەکانمان دووری ئەتوانین بە نرخێکی کەمتر وە کوالەتێکی بەرزتر بینێرین بۆ شارەکان. تۆ دیزانی مۆدێڵەکەیت؟ بەڵێ دیزاینەکەم و نمایشی دەکەین، واتە گەنجانێکی زۆرمان دەوێت کە نمایشمان بکات. تەنها لە هەرێمی کوردستان چۆن دەڵێ نمایشەکانمان ناکەین، بەڵکو هەوڵ دەدەین لە ساڵێکدا 2 نمایش لە وڵاتانی دەرەوە بکەین، واتە بەبلیت بیانکەینە ژوورەوە ئابووری وڵاتەکەمان تا ڕادەیەک بەرز بکەینەوە. هەروە بێتەوە دەتوانین گرێبەست لەگەڵ تیپە گەورەکان بکەین، دیزاینی جلی وەرزشی پێڵاو گۆرەیان بۆ بکەین. هەروە بێتەوە ئێمە مۆر و لۆگەی تایبەتی کوردی خۆمان هەبێت. کارڕێکات تا یاسایی شتێکە کردووە کە خۆ دیزاینەری؟ بەڵێ تاستا کێشاو من جلەکانم کێشاون، خۆمان جلەکان ئەکێشین و بەرگ دروست ئایان دروێت. هەروە بێتەوە ئێمە لە شتێکی کە کردوێتەوە کە چۆن کەسێک حەزی لێ لە بوارێکی پزیشکیدا کار بکات، ئێمە دەتوانین بەشێ بکەینەوە وەکو بەشی دیزاینەر، واتە کەسانێک حەزیان بێت دەرسی دیزاینەر بڵێنەوە. کارۆس پیشارەکرێکم بەس بە سەراحەت جواب بەرەوە. تۆ خۆت کچی جل لەبەرەکەی ئەو دیزاینانە بەبێ مجاملە؟ دیزاینەکان جوانە بەڵام تەطویریە بێ. تۆ خۆت جلی وا لەبەرەکەیت؟ خۆی ئاخر ستایلەکە کەوتووە. جلی چۆن لەبەرەکە چۆن لەبەر سەوز و قاوەی لەبەرەکەی؟ ئەو لەبەر ناکەم نا
بەس احتیمالە شتانێکی تری تا بوو ئەمە کاک ڕێکار بۆچی لەوێت و سەوز و قاوەی بەکارێنەوە سەوزێکی زۆر کراوە ینی من ناڵێم وەکو دیدینەکەم بەس ینی وەکو فکری دیزاین بۆچی ئەو ویستم نەنویست چۆن دەڵێ پارچەکان هەموو یەک ڕنگ بێ واتە ڕەنگاوڕەنگی بەجلەکان بەخشرێت بە نرخێکی گونجا ئەیدین تۆ چۆن ئەتوانی بۆمان سەلمێنین تازەگەری تۆ لە دیزاینەکانە چێ بێ و ئەتوانی منافەسەی توێستەوە ئەتوانین وای لێ بکەین ببینە دەرەوە وانە ئەتوانین منافەسەی ئەو هەموو دیزاینەرە مهمەی دنیا بکەیت مارکە هەیە مەسەن چاکە تێفرۆشە بە $10,000 بەڵێ ئەخ بیرم لەوەی کردوتەوە چۆن دەڵێ کاتێک لە وڵاتێکەوە هاوردێ جلمان بۆ دەکرێت نرخێکی گرانتریشمانە سەردەکرێت تۆ بەداخەوە بۆ برە لەبەر شتێک کاگرێکار بیرۆکەکە و زۆر جوانە تازەیە و ئەمە شتێکە کە توانای خۆتی تایە تۆ خۆ دەمە دروستەکەی خۆت عەقڵی ئیشەکەی بەڵام یەک شتت لەبیر چوە کە ئێمە پێویستمان بە معمەلێکی جل هەیە لە هەرێمی کوردستانە هەموو ئەم بیرۆکانەی تۆ ئەگە لەسەر کاغەز بێ قیمەتی نییە ئەبێ بیکەین بە جل و لەبەریکەین بۆی بیکەین بە جل و لەبەریکەین پێویستمان بە کارگەیەکی دروستکردنی جل هەیە کاتێک کە کارگەیەکی دروستکردنی جل دروستەکەین پێویستمان بۆ هەیە ئەم جلانی ئێمە دروستیەکەین بە نرخێکی باش بفرۆشتەوە بتوانین منافەسەی جلی تورکی و ئێرانی بکەین لە بازارە هەمووتانێکی دم ئاگاتان لێ کراسەیە فڕۆشەی $5,000 ئەسکار شاسواری ینی قسەیەکیش دەڕاستیانی ئەگە معمەلیش دروست نەکەین کەواتە بێت کاگرێکاروان جلی ئەنلیمیتد دروستکەن ینی کە تەنها بۆ نمونە تۆ یان سێت قات دروستکەی هەر قاتێکی بێ بە $15,000 ئایا تۆ ئۆتوانی و پارەیە هەر لە کوردستان تاوان کەس شتیوای نایە لە دەرەوە ئەو مەقسەی ئەوەیە شتێکەیە لە دەرەوە هەندێک کەسێک کە پارو ئیمکانیتیان هەیە بە تاقتەنیا جلێک دروستەکەن بۆ خۆیان ینی ئەم کراسە نییە بڵێ بۆ لە بازارەکە بیکرێ بە تاقتەنیا دیزاینێکی تایبەتێکم بۆ خۆی کە ئەوە گرانترە تاوان من لای ئێمە پێم وایە بازاری کوردستان زیاتر بازاریەوەیە کە بیر لەوە بکەیتەوە کراسێکی چەند هەزار دیناری یا جلێکی جوانی چەند هەزار دیناری دروستکەی هەرزانتر لەبەر ئەوەیە بێ مڕعاتی وەزعی اقتصادی بکەیت ئەوانەی کە خەڵکێکی ئیمکانیتیشان هەبێ لە کوردستان شت ناکردن چنە دەرەوە بەس بەر حاڵ سوپاس بۆ تۆ ئەم جلوبەرگەی من چۆنە بەلاتەوە ئێستا جانە مەسەنگە پرۆژەیەک دانی ئەم جلانی منە بێت بە دروستکردنی ئینشاءڵڵا وەرە لامەوە تۆکو گەنجەیەکە لە ژوورەوە بوویت پرۆژەکەی خۆت تەقدیم کرد و لە 2014 پرۆژەش تۆ یەکێکی تر بووی لەو پرۆژانی کاتیتە سەر کورسی سوور بەڵام پرۆژەکەت قبوڵ نەکراوە سەر کورسیشین تۆ بەردەوامە بی وەکو گەنجێک بەڵێ من بیرم ناو کردێتەوە کە دوای خوێندنم کۆڵ نەدەم واتە زیاتر پەرە زیاتر بەخوندەم سەرکەوتن لەو بارەدا بەدەستن کاتە تۆ ناوەستیت گرنگەوەی نۆسی هەنگاوی یەکەمت پێ چۆن بوو؟ هەنگاوی یەکەم بەلای منەوە زۆر باش بوو دەرگای بوو بەڕووی گەنجاندا کرایەوە کەوای کرد گەنجانێکی زۆر بەشداری تێدا کرد کە ئەمە هیچ تەمەنی تێدا جیاوازی نەدەکرد تو پیر و گەنج تێدا بەشداری بوون زۆر خۆشحاڵیشم کە توانین بەشداری بکەم لەم پرۆگرامی زۆر سپاس بۆ تۆش کە هەنگاوی یەکەم تۆمان ناسی با ئێستا چنە لای بەشداربووی دووەم کوێستان مەحموود بەڵێ من ناوم کوێستان مەحموودە لە شاری سلێمانی بەشداریم کردووە لە بەرنامەی هەنگاوی یەکەم من پرۆژەکەم ئامادە کرد لەسەر بیرۆکەیەکی تازەم هەبوو بیرۆکەی دانانی دایانگەیەکی کاتیە لە ناو شارە خۆشەویستەکەمە دایانگەی کاتی واتە تەنها بۆ کات و بۆ تێ مناڵەکانت دانەی واتە بۆ ماوەی سەعاتێک یا 10 سەعات یا زیاتر ئەتوانی مناڵەکەت لەو شوێنە بیەڵی تەوانێ بە دڵنیایی و بە متمانەیەکی باشەوە لای ئەو کەسانی کە لەوێ کارمەندن ئەم بیرۆکەیم کاتێک بۆ هات کە زۆر کات منداڵەکەی خۆم ڕێگر بوون لەو کاتانی کە ئەچوون بۆ بۆنەیەک بۆ تەعزیەیەک بۆ سەفەرێک نەمەزانی منداڵەکەم لە کوێدانێم بیرۆکەکە دەمێکە لەلام بەڵام لە دوای ئاگادارکردنەوە کە لە تەلەڤیزۆنە NRT دووانێ ئەم بەرنمەیەم بینی لە دوای ڕوونکردنەوەکەی شاسوار عەبدولواحیدەوە ئەم بەرنمەیەم بینی زانیم کە ئەم بیرۆکەیەم ئەتوانم لەم ڕێگایەوە یەکەم هەڵناو بنێم
بیرۆکەکەی من تازەگەری لەوە ئەبینم کە ئەم تۆ مڵاڵەکە و دائەنەی بۆ کاتدایەنی بۆ ماوەی ماڵ و دوو ماڵ و یان ساڵ داینانی سەرکەوتنی بیرۆکەکەم لەوە دابینمەوانێ کە متمانێکی تاوایان بە دایک و باوکان کەم بە دڵنیای و منداڵەکانیان لە جێگایەکی وا دابنێن لە کاتی دروستبوونی هیچ کارێکرا کە بۆیان دروست دەبێت. پێساخان جەنابەت بیرۆکەیەکە هەیە داینگەی کاتی. بەڵێ بیرۆکەکەی من وازان بیرۆکەیەکی تازەیە و لە کوردستان و لە عێراقیشان نەبینراوە و نەشکراوە. بیرۆکەی من دایانگەیەکی کاتیە واتە وەرگرتنی مناڵ بە کات. هەچ خێزانێک یا هەچ دایکێ باوکێک کارێکی بۆ دروزە بێ کتوپڕە ئەچێتە بازار ئایادەیەکە یا سەفرێکە بۆ شارەکانی تر ئەو کاتە ئەتوانێت مناڵەکەی بە دڵنیایەوە لە دایانگەیەکی ئاوایە دایانە. دایانگەش خۆی بەشی تەمەنی مناڵ سەرەتایەکە یەکرێتەوە بەس من لێراوە هەل ئێستەوە ناوەکەیە گۆڕم پێی دڵم چاودێر کاتی چونکە دایانگا بۆ بەشی بچووکە بێت بەس من هەموو تەمەنی مناڵەکان وەرەگرێت. دایانگەکەم پرۆژەکەم بچووکە واتە تەنها 3 دەفتەرونی و شتێکی وای تێچێت بەڵام ڕۆژانە من وتومە لە سعات 8 بەیانیەوە تا 9 شەواتە 10 سعات کراوە ئەبێ ئەم دایانگەی من. ئەگەر بێت و تەنها لە ڕۆژێکە 100 مناڵ وەرگرم 5 سعات تەنها بۆ ماوەی 5 سعاتەوە بە تێکڕایی 5 سعاتێکی شەر مهمە بەڵێ 5 سعات 100 مناڵ وەرگرم ئەو کاتە سعاتی 300,000 پێیاکە کەواتە کۆی هەفتانەی ئەکاتە 4 ملیۆن و نیو کۆی ساڵانەی ئەکاتە 10 دەفتەر. ئەمە ئەگەر نیوەی کارەکەم بێواتە نیوەی سعاتەکان واتە من 5 سعات بەڵام ئەگەر 10 سعات کارکەم کەواتە هەم کۆمەڵێک کەسی بێکارە خەمە کارەوە هەم مناڵە دڵنیایی ئەیان بە دایک و باوکان لەو کێشەیە نەجاتیانە بێت کە لە کاتی بازارکردن و نەخۆشخانە و شتەکانە ئەو کێشیان نەمێنێت. من فکرەکەم زۆر بەدڵە دەستخۆشی لە یەکەم چونکە بەڕاستی شتێکی پێویستە کە زۆر دایک و باوک مشکلەیان بۆ دروستە بێ معاناتی هەموو گەڕێنتیایی بینیت سپاس معاناتی هەمومانە. فکرەکە جوانە بەڵام ینی من بە باش ێزانم من نازانم تۆ شوێنێکە هەیە بۆ ئەم شوێنیان ئێمە جاری وایە من بۆ خۆمەچمە شوێنێک یان خەڵکە بینم مناڵەکەی لەگەڵایە یان ئەوێ شتێ بکات یا چێتە مۆڵێکەوە ئێوە مناڵەکەی لە شوێنێکا دانێت ئێوە بیرتانەوە کردوەوە بەڵێ بیریشم لەوە کردوێتەوە من ناتوانم بڵێم بینا دروستەکەم لە ناو جەرگەی بازاڕ چونکە وەکو خۆتان نەزانن دروستکردنی بینایە لە ناو جەرگەی بازاڕی هیچ پارتە زەویەکمان کەواتە گرتنی بینایەک ئەکسەرێتی بازاڕەکان قاتی سەرەوەی داهاتی نییە کەواتە من ئەو شوێنم گرتووە یعنی شوێنێک دیاری ئەەکەم کە نرخەکەشیم بۆ داناوە تا 30 وەرەقەی ئەتوانم پێ بم پرۆژەیەکە تۆ تەنها لە یەک شوێنە بیکەی نەجاحەتی قورسە بۆ لە بروی کە تۆ هەنێک کات ئەگە هەر لە سلێمانیا بێت شوێنی تۆ لە بەختیاری بێت من ماڵم منە لەسەر شەستێکە بێ زۆر قورسە بچم بۆ شوێنە و دوای بگەڕێمەوە ئەم دیسامات و شوێ بکەم من لە ناوچەکەی بازاڕە ئەم ئیشەکەم ناوجەرگەی بازار ئەگەر پرۆژەکەم سەری گرت کرد یعنی داهاتی باشیە بوو ئەتوانم فەرعی لێکەمەوە بۆ بەشەکانی تر. پێساخان بەڕاستی پرۆژەکە جوانە تازەیە تەسەوەرەکەمەنی من ئاگادار بم نیشە لە کوردستانە وڵای زۆری ئازم قرارە ناکرێت من بڕیار نییە داهاتیکەمە زاوە کەوام بزانە بڕیارەکە خراپە تاوان داوای لێ برنەکەم کوسیشنە بە نسیب نەبووە ناچێتە کوسیشنەکە بەڵام من لێرەوە بەڵێنێکە پێم تۆ بۆ ئیشی خۆت هەشتێکە پێیز و بەدەل لە بەرنامەکە و لەگە برادرانی ئێمە لە ئیتساڵات بە چیت پێیز و من هاوکاریوەکەم بەدەل لە بەرنامەکە لەبەرەوەی فکرەکە و فکرێکی تازەیە فکرێکی جوانە و ئافرم بۆ تۆ کە بیری لەوە کردوتەوە لە بەرنامەی پێشوشا وتم ناڵم خوانە خواستان مەخسم هیچ شتێ نییە چکە فکری پیاویشی تایە کە ئەو تا هەڵشمان بژاردە و کوڕشمان هەڵبژاردە و فکری جوانیان هەیە بەس فکری ئافرەت معادل سەیرە شتێکی تازەی تایە نازانم ئێمە
بیری لێ ناکەینەوە ناڵم هی ئەوەیە کە بەردەوام ئەوە نیە لەم کۆمەلگایمە جاری پێشتەوە ئیزعاجۆنی بڵێمەوە ینی ئێمە بەردەوام بیر لە خۆمانەکەینەوە بیر لە شتی کوڕانەکەینەوە بیر لە شتی پیاوانەکەینەوە لە بەروی ئافرەت لە بڕیاردانا نییە لە وڵاتەیە بۆیە وایە جا تەسەوڕەکەمەوە لە هەموو مەجالەکانی تری شاواهی بێ بەس دەست خۆش بێت و شتێکی تری شێوەر تیۆریکی عالەمیشە سەرمێنراوە تۆزێ فیمێ و برتر بیرەکاتەوە برترە لە قەرارانە ئەوەش تەسیری نەنا بەستەکەم هەمووی بەس تۆ دیکا بکەی بەس ینی ئەوەی ئەیبینین و ئەوی بینیشمانە لە پرۆژەکانە لە ڕاستیە ئافرەتان و ژنان وە کچەکان بەڕاستی فکرەکانیان زۆر جیاوازتر بوو لەوە من مەسەلەکەەوە بکاڵم نەبژار لە بری پرۆژەکە بچووکە ینی حەزەکەم شتێکی گەورە بکەین شتێکم لە خەیاڵە بزانام لەم 52 کەسیان شتێک بدۆزمەوە بکەین بزنسێکی گەورە بەڕاستی ینی حتاوانی کە پری بچووک شانەیەکەی بکەین بە گەورە بەس لەبەر ئەوە بوو داوا لێبوردنەکەم خانم هەموو کات خانمەکان پرۆژی جانیان هەیە وەرە لامەوە بێ زەحمەت زۆر چاوان بەخێربێ بەشداری هەنگاوی یەکەمت کرد و بەڵام پرۆژەکەشت قوبڵ نەکرا بەڵام بەڵێنێکت پێدرا ئەو بەڵێنێت پێچانە زۆر یعنی ئێستا من حالیان کە هاتمە ناو ئەم بەرنامەوە خۆم بەسەرکەوت وەزانم چونکە یەکێ بووم لە 52 کەس یعنی جارێ هەڵناوێکم ناوە بەتەکید وایە باشە عین دڵیشم خۆشە بۆ بەڵێنی کاکشا سوار زۆر دڵم خۆشە کەواتە تۆ ئامادەی بۆ بەردەوامی بەڵێ ئیشەڵا بەردەوام بم ئەمە هەڵاوی یەکەمم بڕیوە بۆ هەڵاوەکانی تیش بەردەوام بم ئیشەڵا هیوای سەرکەوتن بە تۆ خوازین خانم گیان سەرچاوان بژی سەرچاوان خوارد لەگەڵ ڕەنگە میێنانە پرسیاری لای هەندێکتان دروست کرد بێ و هەندێکیان بناسن و هەندێکیان نەناسن بەڵام ئێمە لە ڕێگەی ئیفۆگرافیەکەوە کەسایەتەکانتان پێناسێنین یەکەم کەسایەتی کۆلۆنێل ساندەرس بەڕاستی ئیشێکی ناخۆشە ئیزعاجە یعنی مەقسەم قەزم بڕیارانەکەیەتی ینی چونکە ئەبێ حسابی ئەو بکەی حسابی جۆری پرۆژەکان بکەی حسابی 12 کورسەکە بکەی حسابی ئەو بکەی لە ئەخیرە شێ بەخۆتە نایژڵێم ئەم برادرانشی کە هاوکاریان کردن بۆ معلوماتان بەشێکی زۆری ئەم ئامادەکاری ئەم پرۆژانە ئەو دوو هاوڕێم لەگەڵ نابوون ینی هاوکاریان کردن و ئەوان شتەکانیان ئامادە کردو بەشێکی و ینی باشترین پرۆژیان هەڵبژاردەوە کە بۆ من هەموو دانێکی کە ڕبزێکی ئیزعاج ینی بۆ من هینێکی ناخۆشە بەس هیوادارم یانیەوە تەفەهومی وەزعی من بکەن. ئێستا چنە لای کاکارزان و کاگاران.
دکتۆر ئارام عمەر ئەحمەد تەمەنی 24 ساڵ و دانیشتوی سلێمانیم بە هاوبەشی لەگەڵ دکتۆر کارزانە. من کارزان محەممەد دانیشتوی شاری سلێمانیم تەمەنم 24 ساڵە. بیرۆکەکەی ئێمە بیرۆکەی کێڵگەی بەخێوکردنی مانگای شیردەرە بۆ بەرهەمێنانی بەروبوومە شیرەمەنیەکان کە دەتوانین بڵین تاکە بیرۆکەی تا ئێستا لە کوردستاندا کە بێتە پرۆژێکی لەم جۆرە. جیاوازی ئەم پرۆژەی ئێمە لەگەڵ هەر پرۆژەیەکی تردا ئەوەیە کە بەرهەمە کە پرۆژەکەی ئێمە خودکارە و سەربەخۆیە. بە هیوای سەرکەوتنی پرۆژەکەمان. فەرموو پرۆژەکەتمان بینی پرۆژەکەتان پێشترش خوێندومەتەوە ئاگادارین چیتان هەیە ئیزافێکێن بۆ سەر و پرۆژەیە کە بتوانن موقفی خۆتانی پێ بەقۆتە. زۆر سپاسانەکەم عەفو پێشەکی عەفو زۆر سپاسانەکەم بە حکمی ئێمە دوو کەسین حەزەکەین چۆنەڵی هەردووکمان ئەو فکرەی کە هەیە بۆ ئەو شتی ئیزافی کە ئەمانێت بخینە سەری سەرەتا کاک ئارام ئەیوت پێش. زۆر سپاس. لە ڕاستیە پرۆژەکە ئێمە مێگا پرۆجێکتە واتە لە دوو بەشی سەرەکی پێیەکە پێکدێکە بەشی پرۆدەکشن و ئەند پرۆسسین پرۆدەکشنەکە کێڵگەی بەخێوکردنی مانگای شیردەرە و بۆ بەرهێمێنانی شیر و بەشی دومی پرۆژەکە کە کێڵگەی دروستکردنی بەرهەمە شیرەمەنیەکانە وەک ماست و پەنیر و بەرهەمەکانی تر کەچتە بابی معمەلەوە ئەمیان بەخێوکردنە و لە ڕاستیدا تاسە پرۆژێکی وا لە هەرێمی کوردستانە نییە و ئێمەش بە هەستکردمان بە فەراغێکی لەم جۆرە کە بەڕاستی خۆراک سێکتەرێکی گشتی ینی پێداویستی گرنگی ڕۆژانەی خەڵکە و شیریش بەشێکە لەو پێویستیانە هەسان بە پێشکردنی ئەم پرۆژە کە بتوانین ئەو پێداویستیانە پڕکات و بەشێک لەو پێداویستیانە کە ئێمە دەتوانین بڵین تاکە کێڵگەش دەبین کە شیری فرێش بخێنە بازار. هیچتان هەیە؟ هیچتان دەست پێ کردووە؟ عەفو دکتۆر ئارام من خۆم عادەی بەیتەریم هەیە و ینی لە بەرۆی لە هینەکە راپۆرتەکە کە بینیمان وەکو باگراوندێک منیش وەکو لە مەجالی بزنسێکی شەکەم. لە ڕاستیان من هەر بۆ یەکەم جار ئەم پرۆژەیان خوێندەوە ینی هەر کۆمێتی خۆم لەسەر نووسی بوو ئەگە بتوانن ئێوە بە شێوازێکی باش بزنس پلانی تاو ئامادە بکەن پرۆژەکە هەرچەند تقریبا ینی ئەوە هەموو بە چەند شتێکی بچووکیاوە سپاس دەکەم ئەوە ینی ئەتوانم تەنها بریفێکە ینی زۆر زۆر بە بریف نووسیمان بۆی بتوانین لە بەرنامەکە یا بۆ نمونە ئەگەر مقابلەیەک هەبێ بتوانین مناقەشەی شتەکە بکەین. ئەگەر ڕێگەمەوە کەم پرۆژێ چەندی تێچێ؟ بەڵێ تقریبا لە بینی 700,000 دلار بۆ 1 ملیۆنەکەی ڕاستی بۆ ئەم پرۆژێش ینی نسبەیەک دیاری نیە لەبەری پرۆژەکە توانی بە عەدەدێکی مانگای بیکەی ژمارەك دوای توش پرۆژەکە خۆی لە خۆشی داکات ئەم پرۆژە خۆی بەردام لە فراوانبوونایە بە هیچ مەسروفێکی زیادیان یەک جار دیسانەوە قسەتان پێ لە ماگادار باگە بەشتی کەم بیکەیت. ڕاستی بەس یەک جار بەڵام ئێمە ئێرانی بۆ ناکرێت عەفو کاک شاسوارگیان لە بردەکەم من حەزەکەم نمونەیەک بخەمە پێشتاتان بە حکمی ینی ئەو شتێک کە نردومانە شتێکی بریفە ینی وەکو باسێکی ماستی ئێرانی هەیە 700 گرامە بە 1500 دینارە بەڵام لە بەرامبەر ئەوەیە 100 کیلۆی ینی 100 ماستی کوردی کە 4 کیلۆگرامە بە 8000 دینار بە تقریبیە ئەگەر حسابی بکەین ماستە ئێرانیەکە تۆزێک هەرزانترە بەڵام ئەگەر 700 گرامەکە بکەین بێ کیلۆ نفسی سعرەکات بەڵام تۆ سیرکە من پرسیارێک لە تۆ هەم کاک شاسوار بوو ینی بە شخصی کامیان مەرغوبترە ینی کامیان خەڵک زیاتر بەکاری هەنێ بە تەئکید ماستە کوردیەکە ئێمە توانین لەم مەجالە بەس لەبیرە نەچێت کە تۆش کردە بە سناعە بەڵێ ماستێکی طبیعی لە 100% ناوێت تەئکید بەڵام فەرقی ئەبێت بەڵام بە سناعە بەڵێتر گۆڕانکاریەکی بەسەر بەڵام لە هەموو کاتێکە ئەوەی کە ماستێکی کوردوێت تامێکی زۆری فەرق ینی فەرقی هەیە چونکە اعتماد دەکاتە سەر جۆری معمەلەکە بەتەئکید و جۆری موادەکان چیتری ئیزافاکەی
کەمترین ڕێژەی ماوەی حافیزە لەو بەرهەمەکانە بەکارێت بێژ لەوەش ئێمە بەشێکمانە کە شیری فرێشە ینی بەبێ تەلەبێ هاوڵاتیان بیرۆکێکی تازە بێ لەوە کاک شاسوار ئەفو ئەگەر مەجالم بێت من حەزم کرد ئاماژە بە دوو خەڵ بکەم کە زۆر گرنگە لەم پرۆژەیە هەموو مەجالێکی بزنس پێویستی ئەوەیە کە ینی اعتیبار بۆ دووشت بکرێت ئەویش یەکەم مەصروفاتە لەگەڵ بێ لە مەصروفاتەکە ئەوەی کە تۆ ئینتاجت چەنە و قازانجت چەنە لە ئێمە لە مەصروفاتەکە ئەتوانم بڵێم ینی سیفەتێکی هەیە پرۆژەکەی ئێمە خودکار مەوەز لەوێ کۆمەڵێک شت کە زۆر پێویستە لە پرۆژەکەی ئێمە خۆمان ئەتوانین بۆ خۆمانی دابین بکەین ینی من تەنها نمونێکی بچکۆلێت بۆ باسەکەم لەناو پرۆژەکەش زۆر بە بریف باسم کردووە ئەیش بایۆگاز سیستمە بایۆگاز سیستم ئەتوانین لە ڕێی بەکارهێنانەوەی پاشەڕۆی ئاژەڵەکەوە کارەبا و گەرمی بۆ ینی هەموو کێڵگەکە تا بکەین بەم ڕێگەی ئێمە بە هیچ جۆرە پێویستیمان بە کارەبای نیشتیمانی نابێ و هەروها بە مۆلی دەنابێ ئەمە چۆنەڵی مەصروفاتێک ئەگەڕێتەوە دکتۆریان با زۆر هین واز حەجکە پێکەم هەمووی ناخەشە کردووە ینی پێشتریش خوێندومەتەوە ڕاستەکەی ژمارەیەکی دەقیقی ناومەتەیە کە پێم بڵێ کیلۆ ماست بۆ نمونە بە دەقیقی چەنەکەوێەوە ماوەدانی تای بەکارهێنی چەنە و معمەلەکە بیڵ ئۆف کوانتیتی یعنی جەدۆلی کەمیە دانە بەدانم بۆ دیاری بکەیت کە چیە و چی نییە ئەتوانین لە ستێپیدا لەبەرەوە ئەم فرسەتتان ئێمێ بۆ کورسی شین بەڵام بۆ حەڵقەی داهاتوو بۆ زیری داهاتوو ئەبێت جدوای اقتصادیم بۆ ئامادەکەنی تێچۆ بەچەنی خۆشن چونکە من شتی ترەزانم دەستان خۆش بۆ هەفتەی داهاتوو خۆمتان بۆ حازرەکەم بۆ بڵین بەنامی دوایان قۆناغا لەوەی بێ ئاگادار دەستان خۆش بێ بەڕاستی و لەبەر یەک شتیش بەڕاستی پشتیوانی یەکەم لەبەرێ ئەمێ ئیتفام بین بەشتی مەبەستمە ئیتمام بین بەشتی خۆماڵی مەبەستمە تەشجیعی ئەوانە بکەین ئەم جۆرە بیرۆکانە بکەین کە لەرێمی کوردستانە ئێمە مەڕووماڵاتمان هەیە ئاژەڵمان هەیە خەڵکێکی باشمان هەیە کە شارەزان دکتۆری باشمان هەیە خەڵکی فەنیمان هەیە فەلاحی باشمان هەیە خۆمان 5 ملیۆن کەسی نەک 5 ملیۆن کەسیشن بۆ معلوماتە دەگەر من ئەو فکری تۆ بکەم وای بدات وای ئەەکەم کە ئێمە ببین بە بازارێ بۆ عێراق بۆ جنوب لەناو عێراقا بەس تەنها لە عێراق 5 ملیۆن کەس هەیە لەبەر ئەو سەبەی کە حەزەکەم لە دڵەوە حەزەکەم تەشجیع شتی خۆماڵی بکەم لەبەر تا ئێستا پەرایەز خراوە یەک چانستانەیەمێ بەڵام تکاتان لێکم بۆ هەفتەی داهاتوو پارە یانی بۆ بڵێن بۆ بەرنامەکانی داهاتوو پارە چەنی تێچێ بە چەنە فرۆشێ ئەوە هەڵیگرن کۆمنتەکانتان هەڵگرن عەزەنێ بۆ هینی داهاتوو سەرکەوتوو پیرۆزەوە تا ئێستا بە هەردوو بەرنامەکە 3 کەسمان هەبووە کە 3 کەس هەڵبژێراون بۆ کورسی شین تا ئێستا ئاگادار بن 9 کورسی شین ماوە بۆ ئێوە لەبەرەوە بێئەمەل مەبن لە ئەزال ینی هێشتا شانستان هەیە بە ئێستا کاک فەریدون نامدار پرۆژەیەکیە بەڵام پێشوی باسی پرۆژەکەمان بکەی باو ڕاپۆرتە بین وەگەڕێنەوە لە من ناوم فەریدون حەمەد ساڵح نامدارە ناسران بە فەریدون نامدار پرۆژەکەمان پرۆژەی مارکێتینگ و بازارکردنە پرۆژەی هەنارە هەنار لە کوردستانەوە بنێرینە دەرەوە بۆ بازاڕەکانی ژیان بە تایبەتی بازاڕەکانی نیشتیمانی عەرەبی و ئەوروپا. جیاوازی پرۆژەکەی ئێمە ئەوەیە چۆن وڵاتانی دنیا هەریکێک بە شتێک ناوبانگ بوو مەشروعێتین ئێستا سەریکە وڵاتێکی وەکو ئیسپانیاک و سووریا بە زەیتون بەناوبانگە ئێمەش ئەو کاڵە جوانەی هەنەرمان هەیە کە ساڵانە نزیکەی 25 تا 30 هەزار تەن لە ناوچەی شارە زۆر هەڵوزە بەرەمێ جیاوازی پرۆژەکەی ئێمەش ئەوەیەکەوە چۆن مەسەلەن یابان
بە توێتا بەناوبانگ و هەموو دنیای بەخۆی ناساندووە مەسەرەن زۆربەی وڵاتەکانی وەکو ئیسپانیا ئەوانە بە زەیتون و ڕۆلی زەیتون خۆیان ناساندووە بە جیهان هەندێک وڵاتی بکە بە گۆشت هەندێک وڵات بە مانگای مش پێمان باشە لەم سێکتەرە کشت و کاڵیا بە هەنار و ترێ و سێ و کە بەرهەمێکی گەورەی سەرەکی کوردستانی بناسیین بە جیهان. پێشەکی زۆر سوپاسی هەموو ئەو برادرانەکەن کە خاوەنی ئەم بیرۆکە بوون دەستی ئەوانش خۆش بە چەندین ڕۆژە خۆیان ماندوو کردووە لەگەڵ ئێمەدا. بەڕێزان بیرۆکەی من بیرۆکەی ناردەدرەوەی هەنارە لە ناوچەی هەڵەبجە و شارە زور چونکە ساڵانە نزیکەی 25 تا 30 هزار تەن هەنار لە سنووری هەڵەبجەدا هەیە. چۆن بەسرە بە خورما بەناوبانگە، چۆن مەسەرەن وڵاتێکی وەکو ئیسپانیا کە باسی زەیتون و ڕۆنی زەیتون دەکرێت هەموو بزنسەکان لە دنیا ڕوئەکەنەوە بۆ ئەو دوشتە مەسەرەن چۆن وڵاتێکی وەکو سووریا بە پرتەقاڵ یاخود تورکیا بە هەنار ئێمەش وڵاتەکەمان بێبەش نەبووە لەبەر ئەوەی هەناری ناوچەی هەڵەبجە و شارە زور لە دوای ریسەرچێکمان بە چەندین وڵاتە وەکو لوبنان وەکو ئەردەن لە کۆیت ئینجاکە بۆ تورکیا بۆمان دەرکەوت لەگەڵ چەندین کۆمپانیان ڕێکەوتنمان کرد کەوا بێن هەناری هەڵەبجە بنە دەرەوە. بەڵام زۆر خۆشبەختانە کۆمپانیایەکی فەڕەنسی زۆر داوای 5,000 تەن هەناری کرد هات لێرە دانیشتین بەڵام بەهۆی نەبوونی کۆمپانیایەکی گەورەوە لە ناوچەکەدا کە نەمانتوانی سەپۆرتی ئێمە بکە هەناری هەڵگرتنە هەم بۆ هەڵگرتنە هەم بۆ بردنە دەرەوەیە چونکە من خۆم ساردخانەیەکم هەیە نزیکی زیاتر لە 800 تەن بۆ 1000 تەن هەنار دەگرێت کارەبا و ئاو و زەوی هەموو شتێک ئامادەی سش حاڵێن هەنارەکەی تیادایە ئێمە لە شێوەی ئەم کارتۆنە هەنارەکەمان بردە دەرەوە ئەوە سامپڵمان بۆ نردون زۆر بەدڵیان بووە ئەو هەنارە کە ئیساتی ئەچێت دەرەوە لە پێشانگایەکی کشت و کاڵی لە بەریتانیا لە 93 دەوڵەتە کە ئێستا هینەکەی دەرچووە لە وەزارەتی کشت و کاڵە یەکەم هەنار بوو لە 93 دەوڵەتی جیهاندا لەبەروی سێ مادە و پێکاتی گرنگی تایە هەناری هەڵەبجە هەناری هەڵەبجە عەفوو بەڵام لە خاڵە گرنگترین خاڵش کە لێرەدا کە من باسی بکەم گرنگترین خاڵش لێرەدا من باسی بکەم ئەوەیە تا ئێستاتێ ئێمە بزنسەکانی ئێمە بیریان لەوە نەکردوێتەوە شتێک بەرنە دەرەوە چۆن وڵاتانی دنیا بە شتێک بەناوبانگی ئێمەش بتوانین بڵێن ئێمەش خاوەنی ئەمن ئەمنی غذای ئەمنی قەومی ئەمنی خۆمان پارێزین دەرەوە چەنەکەوێت بەڵێ من دراستم کردووە منی مەمی هەنار لە وڵاتەکان لە وڵاتی خۆمانە جارە هەنار گرانە هەنار لە وڵاتی خۆمان دەیستە کاتێک لە هەڵەبجە لە 15 هەنار دەکەوێتە بازار هەموو شارە زور ناگاتە 500 دلار یەکتەن یعنی ئێستاتێک کە هەنار بەرەو نەمانیش اینجا بەرەو 800 دلار چووە بەڵام لە وڵاتێکی وەکو دوبەیە ئێمە دوای قسەکردن لەگەڵ چەندین کەسا مەری مەمی 2 دلار و نیو بۆ 3 دلار و نیو لە بەریتانیا و لە فەڕەنسا قەناوە بە مفرد یا بە بەتەن ئێمە تەنێکەڵێن کە 3500 دلار کەواتە ئەگەر ئێمە 1000 تەن هەنار بەرینە بەریتانیا ئەم 1000 تەن هەنارە ئەگەر بدەن بە 3000 دلار تەنی ئەکاتە 3 میلیۆن دلار بەس لە هەڵەبجە 1000 تەن هەنارەکە بای 600,000 دلارە هەم ڕێگەی شەحنی جەوی و بەڕیشمان تاقی کردوێتەوە ڕێگەی شەحنی بەڕی ئەگەر یارمەتیم بدەن ڕێگەی شەحنی بەڕی 22 تەن ئەباتە کۆیت بۆت بە 30 وەرەقە یاخود بۆ بەندەر عەباس و جزیرەی کشم بەڵام بەداخەوە ئێمە کەس نەبووە هاوکاریمان بکە بۆی بتوانین ئەم شتە جوانە ئەم کاڵە جوانە کە هەنار خواردنێکی شاهانەیە لە ناو میوەکانە گەورەی میوەکانە نەمانتوانیوە بە دنیای بناسیێنی کاکفەریدون خۆت پێشتر تەجروبە هەیە لەمە بەڵێ خۆم ئێستا حالیان ساردخانەکە نزیکەی 100 تەن هەناری تایە وەزارەتی کشت و کاڵ بڕیارێکیشی دەرکردەوە بڕیارەکەیە توان دوای سێریکەن هەر کەسێک هەنار بەرێتە دەرەوەی وڵات نیوەی پارەکەشی بۆ دەگەڕێتەوە لە با بازارکردنی وەزارەتی کشت و کاڵ و ئەنجومەنی وەزیران موافقەتیشان کردو بەس بەداخەوە تا ئێستا کۆمپانیەک ناتوێتە پێشەوە چۆن تری شار باشتر بە ناوبانگە هەناری هەڵەبجە شارە زۆر مەسەلەن سێوی ناوچەی باڵەکایەتی نەمانتوانێت ئێمە ئەم شمەکانە بنێرینە دەرەوە بۆی بتوانین ئێمەش وڵاتێکین خاوەنی ئەم شتانەی زۆر باش من بەدڵمە پێش سوار بوو لەبەری کە توان بڵێم لە بەشداربووەکانە تا ئەم دقەیە یەکەم کەسیان یەکەم بەشدار بووە کە شتێکی پێ نمونەیەک بشارمانەیە کە پێشتر تەجروبەیەکی لە مۆزوعەکەیە
بەڵام من لە ڕووی پارەوە ئێستا مەساو باسی نەخلەکە من خۆم ئەشتیام هێ نەخلەکەم کۆنتێنەرێ لە مێرسینەوە تا ئێرە تا سلێمانی جاریات 4,000 دلارێکەوەواتە بۆ معلومات تەنی 200 دلاری ێستا سەر بەس مێرسین لە مێرسینی شەو لە باخیرە بۆ شوێنانی تر پارەیەکی تری ئێمە تری 400 دلاریشمان دەخسەم یەک شتە تۆ لە پرۆژەکە تا بەس وەرەقەیەک بۆ پاریتیان نییە مەبلەغیتیان نییە بە جدوایەکی اقتصادی نازانم لای تۆ چی هەیە بەس لای من نییە کاگنا یعنی لای من کاک فریدون نییە لەبەرەوە داوای لە بردنەکەم بەڵام دانیشە تا کۆتایی بەرنامە لەگەڵ ئەوەی ترە و دووسێ کەسی تر کە داتانێنێم و قەلەقم لە عەزەر نەبێ دوای 52 کەسەکە اینجا بڕیاری لێم باشە بەس حەزم کرد یەک ڕوونکردنەوە بدەم پێشەوەی قسەکان تاوکەم لەگەڵ ئەوەی ئێمە هەموو شەحنێک 500 دلاریشمان بۆ دانەوە ئەگەر باشترین جۆری کوالیتی منطقیە بەس تۆ بۆ لە پرۆژەکە پێشکەشی منی ناکردڕقەیەکە داوم بکرێت بەس ڕقەمیتیانێ ئاخر ئێمە دوو کەس بین پرۆژەکە دوایوتیان یەک کەس ئەتوانێت قسە بکات بۆیە وای لێ هات ئەوەی لای من بوو کە پرۆژەکەی تەقدیم کردو ڕقەمیتیانی ڕقم ژماریتیان نییە ئێستا تو وابزان چۆتە تا ئیمتحاناتەوە تۆ تکە لە ئیمتحانات نەوزانی دوای بێت شتە دەرەوە بیریش بکەێتەوە ئیسفادی نییە زۆر ڕاست لەبەری من لەسەر زەڵی ئەوە بڕیارە لەسەر زەڵی بەڵام لەبەرەوە ناقوربان خۆشویستی یعنی یەک چانسەترێمە سەبرم لێ بگرێت تا ئاخر عەزە نەبێ دوای ئەوە بڕیاریم سەرکەوتوی زۆر سوپاس. ئێستا شەهێن سوارە من شەهێن سوارە لە شاری سلێمانیەوە بەشداریم کردووە لە بەرنامەی هەنگاوی یەکەم. ئەم پرۆژەی من لە پرۆژەی وەبەرهێنان و گەشتیاری و فێرکاری پێکاتووە لە هەر شوێنێکی پرۆژەکەوە دەواازەی تایبەت بە چوونەژورەوەی خۆی ئەبێ. بیرۆکەکەی من پرۆژەی گەشتیاری و وەبەرهێنان هەروەها فێرکاریە لە کوردستاندا زۆر شوێنی گەشتیاریمان هەیە بە نمونە دروست کراوە وشتی جوانیش دروست کراوە. خۆشەویستیم بۆ وڵاتەکەم و شارەکەم وای لێکردم پرۆژەیەکی وا لەم بەرنامەیە پێشکەش بکەم. من پێم وایە جێگەیەک بە ئاستی ستانداردی جیهانی لە کوردستانە بوونی نییە بۆیە هەمومان شایانی کوردستانێکی جوان و ڕازاوی. I love Kurdistan. پرۆژەکە و لەکوێ لە خیاڵتە پرۆژەیەکی وا جێبەجێ بکەی؟
واللهی من پێم خۆش بوو ئەفکا شاسوارجارە دەستخۆشیت لە یەکەم ئەمە زۆر جوانە کە ئەم هەنگاوت ناوە ئەم بەرنامەیە داناوە لە کوردستانە پێشکەش بکرێ بیرۆکێکی زۆر جوانە بە تایبەتیش لە NRT2 زۆر سپاس من پێم خۆش بوو ئەم پرۆژەی من لە ناو چاپیلاندا بکرێ بەڕاستی پێشتریش یعنی ویستم پێت بڵم بەڵام ئەو خۆت ئەم بەرنامەیە دانا ئێتە پێم خۆش بوو بهێنمە ناو بەرنامەکەەوە من وای بینم یعنی لە کوردستان پرۆژەی گەشتیاری ئەجگار وان نەکراوەکە و گەشتیارانیەنە ئێرە ئیسفادەی لێ بکەم بە پێوەی کە دووبارە بێنەوە بۆ ئەوەی بینینی ئەو گەشتیارێنی کە بینیویانە لە کاتێکە هەموو شوێنە گەشتیارانە داهاتیان لەسەر و گەشتیارانەیە کە ئەچنە ئەوێ لەسەر و پرۆژانش کە کردوانە بە گەشتیاری لەوێ من ئەمەیە پارکێکی گەشتیاری گەورە دروستکەم خۆشت بینیوتە پرۆژەکە ئەو پارکە گەشتیاریە دەستپێکی چوونەژورەی چۆن لە هۆڵندا تونێلێکی بە گوڵی هەڵواستراوە هەیە ئەگەر بینی کە نووسی 15 متر هیچ نییە 15 متر لەبێ خاتی تێچوونەکەیەتی من یعنی کە بەرنامەکەم بینی وا جوانە مەسەن 200 من پێم خۆشە بەڵێ من پێم خۆشە تەنانەت شوێنی دانیشتنی جیاوازە چیتری تیا جیاوازە چوونەژورەوەی ناو پارکەکە ینی کەشوهەواکەی هەر ئەسڵەن وەکەوە نەبێت کە کوردستانە ئەنی شوێنێکی کلاسیکی بە دیزاینێکی چاکراوی زۆر جوان بێ هەروەها شەتڵگەیەکی زۆر گەورەی تیابێ و شەتڵگەیە سەوزایی گشت ئەو شوێنە دابین بکە یعنی پێویست بەوە نەبێت کە لە دەرەوە تو عەزەر نەبێ سەباسی پرۆژەی گەشتیاریەکەی ئەوە شەتڵگەکەی لە دەربێنە لەبەرەوەی ئەوە شتێکی ترێ بۆ ئێوەی دروستەکەی توانە بەس پرۆژە گەشتیارەکە و چییە ینی چی جیاوازە چاویلاندمان هەیە 140 میلیۆن دلاری نزیکی تێچووە وایە یعنی تەلەفریکی تایە مەطعەمی تایە سەوزایی تایە بوحەری تایە نافڕێی ئاوی تیا ڕقسەکە شاری یاری تایە وەکو باس کرد سەوزای شتێکی زۆری تایە گوڵی تایە چالاکی زۆری تایە کە من لەلیستە نایەتەوە بیرم قاعی داخراوی تایە شتی زۆری تایە ینی شوێنێکی گەورەیە نزیکەی 1 میلیۆن متر مربع تۆ چیت جیاواز ینی خەڵک بۆ یەتە لای تۆ بۆیە لای منەمەوەی جارێ ئەو پردێکە لە پاریس دروست کراوە من بێنمە کوردستان بە دیوارێکی ئاسنینی گەورە دروستکەم ئەو کەسانی کە یەکتریان خۆشەویان عشقی هەر شتێکە بەرجی پاریس 360 ئەوە مەترە چواردەوری هەموو ئەو پارکەی کە من دامناوە هەمووی ئەکرێ بەو جۆرە دیوارە ینی ئەگەر کەس من ئەوە دامناوە بۆ ئەوەی ڕایکێشم بەرەو شوێنە گەشتارێکە ئەنی کەسێ بەبوونی ئەوە شەوە بێ دێتە ناو شوێنە گەشتارەکە پاشایانێکی ئەسب سواری گەورم تیاداناوە ئەو یانە ئەسب سواریە یعنی هەم ڕاکێشانە بەرەو ناو پرۆژە گەشتیارەکە چونکە لە چونە دەواازی چونە ژوورەوەی پرۆژە گەشتیارەکە ئەچی بەرەو یانە ئەسب سواریەکە پاشانیش هەم یانە ئەسب سوارەکە هەر کەسێک گەچێتە ناوی ئەسب سواریەکەوە بۆ بینینی پرۆژە گەشتیارەکەش ئەتوانێت سەردانی بکات. داوای لێ بدەن بەڵام وەکو پرۆژەکەەوەی کە باس کردستو لە چاویلان بیکەیت ئەوەی کی دەویستە ئەوانی لە بەڕێوەبەری چاویلاندیشن و ئیداری ئەکەن گویان لێتە هەچ هاوکارێکیش بە ئێمە بکرێ من لەبەروی خۆت کچێکی ئازایت بیرە کردوتەوە هاتووی ئەدوێ پرۆژە بکەیت ینی ئەوە چەند کەسێک تریژەوەم باس کرد من ئەمانە هەمووی تاوان چ کوڕ چ کەس ئەکیت بەلای منەوە پێیز ناکات بیکەم بۆ مجاملە هەمووی لای من جێی تەقدیرە لەبەرویەوە هەوڵێن بەردەوام بەڵام بۆ کەس بەداخەوە ئەگەر حساباتی ئەو هەموو ڕێگریە کۆمەڵایەتی بکەی لارینی کوردستان ڕەنە بۆ کەس دوو جار ئازابێ ئەگەر بۆ کوڕ جارێک ئازابێ لەبەرە من شخصی خۆم دەستخۆشی لەکەم و هیوادار بوونی و تۆ زۆرێت و دڵنیا بە وەکو باسم کردی ئیمڕۆژ نەبێت تۆ هەر لە شوێنی ترا سەرکەوتۆبی ئەوەی بێمەش بکرێ هاوکاری دەکەین بۆ پرۆژەکەی بەس بۆ بەرنامەکە داوای لێ بوون دەکەین. چۆنی؟ من باشم زۆر سپاس ناسایەقی چەکە پرۆژەکە زۆر جوان بوو بەڵام قبول نەکرا بەڵام لە 2014 پرۆژەیە تو هاتووی پرۆژەیە بووی وایە بەلاوە گرنگال بوونی بەرنامەکە خۆشی بۆ کوردستان و بۆ کەناڵەکە لەوەی هەمووی بەلامەوە گرنگ هەنگاوی یەکەمت پێ چۆن بوو؟ وەڵاهی گەشتنەکە
باش بوون کاشاسوای خۆی من دڵنیام دادوەرەوە بە دادوەری بڕیارەیە ئەو بەرنامەکەشم زۆر بەدڵ بوو. باشە حەزەکەیت ئەو پرۆژەیە کە هەت بۆ چۆنکو کاکشا سوارەتی هەمووان دەتوانین یارمەتی یەک بین لە چاوی بیکەیتەوانە؟ بێگومان ئەوە من خەونی من بوو من لە سەرەتاشەوە یعنی بیرمە کردەوە کە چۆن بە کاکشا سوار بڵم پرۆژێکی وەل ناو چاڤیلاندا بکاتەوە چونکە چاڤیلاند یعنی پارکێکە بە گەورەی دروست کراوە هەنێ شتی وایتیان یعنی کە جیاوازێکی گەورەی تیا بێ خەڵک ڕاکێشە بەلای خۆیان من پێ خۆش بوو هەنێ شت لەم بیرۆکەی میان کە هەیە لەوێ بکرێتەوە. کەواتە هەموومان دەتوانین هاوکاریکەین ئێستش هەنگاوی یەکەم نەوەستاوە ئینشاءالله زۆر زۆر سپاس بۆتۆ زۆر زۆر سپاس خانمگیان بژی زۆر زۆر سپاس. لە ئێستادا دۆخی هەرێمی کوردستان بۆ پرۆژە گەشتیاریەکان لەبار نییە و لەبەر چەند هۆکارێک پێشبینی دەکرێت کە پرۆژە گەشتیاریەکان قازانج نەکەن و پرۆژەی نوێش سەرکەوتوو نەبێت و شکست بهێنێت. پرۆژە گەشتیاریەکان دەبێت پرۆژەی جیاواز بن لەو پرۆژە گەشتیارانی کە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیە. ئەگەر جیاواز نەبێت ئەوە هەر لە سەرتاوە شکست دەهێنێت چونکە پرۆژە گەشتیاریەکانی ئێستا خواستی وڵاتیانی کوردستان و عێراقی پڕ کردوێتەوە و بەهۆی خراپی ڕێگاوبان و هۆکانی گواستنەوە و گەشتیاری دەرەوەی عێراق بە ئاسانی ناتوانن بێنە ناو وڵاتەوە. هەر بۆیە زۆربەی پرۆژەکان دەبن بە لەوکاڵی و خەڵکی دەرەوە بە کەمی سەردانی دەکەن. بنیادنانی پرۆژێکی گەشتیاری جیاواز و گەورە زەویەکی زۆری پێویستە و دامێکنی زەوی و بنیادنانی پرۆژەکە سەدان ملیۆن دۆلاری تێدەچێت. زۆربەی پرۆژە گەشتیارەکانیش سەرڕای تێچوونی زۆری داراییان لە ڕووی ئابووریەوە قازانجێکی کەم دەکەن. قەیرانی دارایی و خراپی بژێوی هاوڵاتیان و جەنگی دژی داعش وای کردووە کە پرۆژەی گەشتیاری نوێ لە هەرێمی کوردستان و عێراق سەرکەوتوو نەبێت. هەروەها ژمارەی گەشتیاران بە ڕێژێکی بەرچاو لە چەند ساڵی ڕابردوودا کەمی کردووە. لە تەواوی جیهاندا عێراق وەک ناوچەیەکی مەترسیدار بۆ گەشتیاران تەماشا دەکرێت و هێشتا هەرێمی کوردستانیش وەک وڵاتێکی گەشتیاری نەناسراوە و چالاکی گەشتیاری تایدا کەمە. بۆ هۆیشەوە پێشبینی ناکرێت پرۆژە گەشتیاریەکان سەدانکەرانی بیانی بۆ خۆیان ڕاکێشن و پرۆژەی تاکوتەراش نابێتە هۆی سەرنج ڕاکێشانیان. هۆکارەکانی گواستنەوەی گشتی و ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و عێراق لە ئاستێکی خراپدایە. گەشتیاران ناتوان بە نرخێکی ئەرزان و بە ئاسانی سەردانی ناوچە گەشتیاریەکان بکەن. لە ڕووی کللتوریشەوە هێشتا وڵاتیانی هەرێمی کوردستان کللتوری گەشتیاریان نییە و زۆر بەدەگمەن و تەنها لە چەند کاتێکی جیاوازی ساڵدا سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن. لەبەرەوە پێشبینی ناکرێت پرۆژە گەشتیاریەکان قازانجی پێویست دەست بخەن. بەهۆی ئەم هۆکارانەوە پرۆژەی گەشتیاری نوێ لە هەرێمی کوردستان جەدوای ئابووری نییە و پێشبینی ناکرێت سەرکەوتوو بێت و قازانج بکات. یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوێت پێتان بناسێنین ئەوی سەرمایەدارێکی گەورەی کوردستانە کە فاروقی مەلا مستەفایە. ئێستا چنە لای بەشداربووی تر شەپۆل وەهاب. من شەپۆل وەهاب لە عیربەتەوە بەشداری ئەم پرۆگرامە کردووە. بیرۆکەیم پێ کاتووە لە کردنەوەی مەحەلێک یاخود کارگەیەکی گەورە کە تێ دەتوانێت ئافرەتان دەرکەوێت لە ڕووی دیزاین و جلوبەرگەوە یاخود دوورینیانەوە. بیرۆکەی خولایەکی مناڵی مۆدایم چاوم لە فاشن و مۆدەکان بۆ هەڵم یا گۆڕانکاری تیا بکەم و بتوانم کە ئێمەش خاوەنی پرۆژەیەکی ئاوا بین لە کوردستانە کە بتوانین دیزاین خاوەنی دیزاین و مارکە خۆمان بین. ئامانجی من لەم بیرۆکەیە تەنها دروستکردنی مارکەی کوردیە نەک تەنها کوردستان سوودی لێ بێنە بەڵکو نێتێت دەرەوە بەسی بازرگانی.
شەپۆڵخان ینی ئەزام فکرەکەی تۆ چییە و ڤیددیۆکەشمان بینیوە ئەمە بۆچی هەستەکە ینی ئەمە بزنسە بەڵێ سەرتا دەستخۆشی لێکم بۆ بەرنامە دەستخۆش من بیرۆکەکەم لێرە جیاوازە مەبەستم لە دیزاینەر درێس و فاشن و مارکەی کاڵایە وەکو بڵین کوردی بێت کە بنێردێتە دەرەوە ئەنجام من ئێستا لێرەیە پێویستە سەرەتا کارگەیەک هەبێ لە کوردستانە کە چەند خانمی دەستڕەنگیمان زۆرە لە کوردستانە بیان هێنینە ناو ئەو کارگەیەوە کە دەستڕەنگینیان دەکەوێ لە ڕووی دیزاینەوە لە ڕووی دوورینی جلوبەرگەوە ئەم جلوبەرگانە بەڵێ ئەم جلوبەرگانە کە بڵین بدورێت دیزاینی بکرێت هەر لە ناو کارگەکەیە جێگەیەک هەبێ کە نمایشی بکرێت ئەزان شەپۆڵخان بەس ئەفو پێشە قەتەکەم لەگەڵ کاگڕێکارە باسم کرد نزیکی ئەو لەگەڵ ڕێکاری شاباسم کرد عینە مشکلتان هەیە دیزاین ینی فکرەکە جوانە جار هەر بۆ خۆت مهمی تۆ دیزاینەر فەنە پێش هەموو شتێەوە فەنە ئارتە ینی شتێکی جوانە بەڵام دیسان و دیزاین بۆ کیەکەیت بۆچی ئەتوانین لێرە نمایشیکەین ئەتوانین گرێبەست لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەزان بەزەوە بۆ من بزنس نیستە تۆ من حەزەکەم پشتیوانەیەکی بکەم بێ بە بزنسێکی گەورە ئەوە نییە ئەمەلی ئەوەی تابێ لە داهاتوە بێ بزنسێکی گەورە فەرعی تری لێ بێتەوە وانە وا فەرەزنا دیزاینەکەیش جوان بوو نیمایشیشمان کرد دیسانەوە پێت ئەڵێمەوە یعنی نە ئەتوانین ئەم دیزاینانە بکەین بە بەرهەمی فعلی نە ئەتوانین بیفرۆشین نەیشتوانی بە نمایشەکە پارێکی زۆر پێیا بکەین ئەتوانین بۆ نمونەیە ئێستا دیزاینەرە عەرەبەکان لەبەرەوەی عەرەب 400 ملیۆن کەسن لەبیرە نەچێت ئێستا من بڵێم مانگانە یان ساڵانە بازێک بەپی وەرزەکان جلوبەرگم هەیە گرێبەستێک لەگە وڵاتەیەکەی بازێ هونەرمەندی ئەو هونەرمەندانە کە لە هۆڵویدا جلوبەرگی دیزاینەرێکی عەرەبیان خودی وڵاتێکی کە لە بەرەکەن پێی بەناوبانگە بن جگە لە بەناوبانیەکەی کۆمپانیاکەش و دیزاینەرەکەش قازانجێکی زۆریە بێ بۆ درێسە کارۆستۆ جلانی خۆت کە ئافرەت ئاتەنجلەکرێت بە دوای چیاگەرن لە بازارە ئەبێ شتێک دەکتاک بێ پێش وایە شتێک بێ حەزی بێت کەسێکی تربینی بزانم سەرنجی ڕابکێشێ شتێکی تایبەت دەبێت پێم بڵێ کە ئەو دیزاینانەی تۆ ئەیکەی ئەو چۆنەڵێ ئەو فکرێ لە مێشکی کەسێکا دروستەکە وای لێکا بیکڕێت و چۆن ئەیکەی بەجل بۆی خەڵک لەبەری کات وایە ئەبێ و کاتیان خۆستی لەسەر کەسەکە تۆ هیچ بڵێنێکێک ئەیەبێت درێستێکی تایبەت بەخۆی هەبێ یەت پێڵێ باوا بوا بێت تۆ سکێچەکەی بۆ کێشید کە ئیتر بڵێنزانی کە ئەوەیە کە ئەو ئەیەوێت ئەتوانی بۆی بکەیت و تایبەتمەندی خۆی هەیە لەوێ ئەتوانین بەمەبەستی بازرگانی بەکاری بێت بەڵام لەم کاتەیە تۆ ئەمە شتێکی چۆنەڵێ ئیندیڤیدوەڵە بۆ تاکە کەسێکەکەی تەسەور ناکەم داهاتێکی ئەوەی هەبێت کە تۆ بتوانێت بکی بە بزنجێکی گەورە چونکە هەمومان نەزانین لە مجتەماعی ئێمە تۆزێ ئەو فکرێش تا زۆر زۆر بووی شەپۆڵخان دەست خۆش بێت دایمە ئەو کەسانم خۆشەیە کە من هەر خۆم ڕێزیانەگرم کە دایمە شتێکیان لە مێشکیانێت دروستیکەن ئەمەی کە منەی بینم لە تۆیە خەیاڵێکە ینی ئیش پرۆژەیەکە لە مێشتایەکە بیکەی بەڵام هیچ شتێک لێرە دیار نییە هیچ ڕقەمێک دیار نییە هیچ پلانێک ینی هیچ پلانێکمان نەبینیوە کە هیچ داتایەکەیە بۆی کە تۆ لەگەڵ دەرەوە ئەتوانی بە شێوازێکی باش ئەو ئەتوانیت بۆ نمونێستە تۆ ئەو کارگەی ئەەکەیتەوە لە ڕێکخراوەکانە دەورە بکەیتەوە کە ئەو کەسانی ئارزومەندی ئەوان هەم ئەزانی چۆنا یەک شتێ شەپۆڵخان لێرە من توانم بەیانی بچم بۆ سەر مەریخ من ئەتوانم ئەو کەم ئەتوانم ئەو کەم ئەتوانم زۆر شتێ بیکەم بەڵام شتانە بنووس ئەبێ شتێک بێت پلانی بۆ دابدرێت ئەبێ پێشتر سروەیەکی بۆ کرابێت داتایەکمان لە بەدەسا بێت ڕقەمێکمان هەبێت تێچوی ئەم شتە چییە ئایا تۆ چەند دیزاینەر هەیە ئایا تا ساعت قسەت لەگەڵ ئەو خەڵکانەیە کردوت چەند دیزاینەر ئەبێ ئایا لەو شوێنەی کە ئیشەکەی چەند کەسیش بۆ تۆ قەرابن چکە زۆری پێچوونەکە قەرابن تۆ بەداخۆ دارێ بنێ کامێرە وەرساندێ نایانێوەریە تۆکو کچێک زۆر بەتوانە ئافرم لە مناڵی و حەزل لە دیزاینە ئەوەتی مناڵی بوو باشە هەنگاوی یەکەمی پێچۆن بوو
زۆر باش بوو بەڕاستیان ئەوەی کە لە مناڵیەوە ئاواتی هەبووە دەریخۆن کوردستان پێویستی بە دیزاینەرێکی بەناوبانگە ئەو ڕێزگاربێتانە بتوان جلی ئەمە لەبەرکەنەوە بەڵام ئەمە دی دیزاینەرێکی کووردە. حەزت بە چ براندێکە خۆت؟ وڵا هەمویان بە تایبەتی؟ بە تایبەتی شانێڵ زۆر باشە. ئیتر ئەوانە باش بوو ینی لێرە وتم من کۆڵ نایم. ئافرم گرنگەوەی کۆڵنەی کۆمپانیەکە دۆزمەوە ئیشەکەی خۆی پێگەیان. دڵنیا بە کاک شاسواری هەرچیەکت پێویست بێتوانێت هات هاوکاریت کات نەکی تۆ هی هەموو گەنجێک و هی هەموو تەمەنێ گرنگەوەی نەوەستیت. زۆر باش سەرچاوان 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 بایستا ئەچنە لای بەشداربوویەکی تر دلێر ئەحمەد. ئەم پرۆژەیە بەرهەمێنانی کە مقەبایە بە هەموو جۆرێکی مقەبا بە کاغەزی ئەیفۆر و هەموو جۆرەکانی مقەباوە و نوێکردنەوەیە. پرۆژەکە نوێکردنەوەی مقەبایە ما بینین ڕۆژانە هەزاران دەهزار لە مانگێکە 10,000 تەن زیاتر لە 10,000 تەن ئەڕۆهەناردەی دەرەوەکرێت دووبارە لێەوە بۆمان بە شێوەیەکی نوێ ئەگەڕێتەوە بە سعرێکی جیاواز بە شێوەیەکی جیاواز. بەڵێ ما بینین ئەم هەموو مخەبایە هەناردەی دەرەوەکرێت هەر لە هەمان کاتە بۆ ناوخۆش دێت بۆ هەموو کوردستان و عێراقیش لە دەرەوە دێت لەکوێوە لە ئێرانیان لە تورکیا لە کوردستان و عێراقا کارگەی بڕینمان هەیە مەقەستمان هەیە کارگەی بەرهەمهێنانی مقەبامان نییە بۆیە ئەم بیرۆکەم بۆ هات بتوانین لە کوردستانە شتێکی وا دروست بکەین دای مەزرێنین ئەم کارگەیە هەموو کوردستان و عێراق و دەرەوەش سوودمەند بێلی. تا ئێستا من وەکو بینی بێتم و پرسیارشم کردو بێت شتی لەم شێوەیە نییە لەم کارگەیە لەم جۆرە لە هەموو کوردستان و عێراقیشە نییە. کاک دلێر بەتەمای چیت؟ سەرتا بسمیلا بەناوی خۆی گەورە سڵاو لە هەموو لایەک لە کەناڵی ئەنارتیت و من پرۆژەکەم ڕیسایکلینە نوێکردنەوەی مخەبا نوێکردنەوەی مخەبای کارتۆن و دروستکردن و نوێکردنەوەی باش دەتوانین لە ڕێگەی کارگەیەکەوە مخەبا نوێ بکەینەوە چونکە ئێمە لە وڵاتی ئێمەیە هەر شتێک بەرهەم بێت هەر کارگەیەک هەر شتێک بەرهەمی هەبێت پێویستی بە ڕووپۆشێکی مخەبا هەیە یان دروستکردنی کاغەزی ئەیفۆرە و پێداویستەکانی چاپەمەنی. ئەو ڕسمانی کە ناردوتە بۆ من چیەوە؟ ئەوە ڕسمێکە ناو بازاڕی ئێمەیە بینی ڕۆژانە کۆکرێتەوە کاغەز کۆگرێتەوە مخەبا کۆکرێتەوە و هەناردی دەرەوەکرێت هەناردی دەرەوەکرێت سەرچاوەیەک لە زاخەوە هینێکم لێ وەرگردووە. ئامێرێت چییە؟ ئەوە ئامێرەکە خۆم دروستم کردووە بۆ کۆکردنەوەی مخەبا کە کۆیەکێتەوە پرێستێکات بۆ نمونە بە ئەندازی حەجمی کەمتر بێت حەجمی کەمتر ئەو ئێستا هەڵ حەزر لای خۆمە ماوە خۆم دروستم کردووە. ئەتوانین ئەوانە کە هەناردە دەکرێت مانگانە زیاتر لە 10,000 تەن هەناردای تورکیا دەکرێت هەمان کات لە ڕێگەی کارگەیەکی لەم شێوەیەوە دووباران دەرێتەوە بۆ خۆمان بە سعرێکی جیاواز. کاتە فکری تۆ ئێمە مخەباکەمان هەیە مخەبا لە کوردستان چۆن کۆکرێتەوە مەقسەمەوەی سم بەسەر لە ئەوروپا بوو بەڵێ لەوێ ئەوە نیە تەنەکەی خۆڵی کاغەز جیاکراوەتەوە مەسەن لە شوشە لە شتیتر ئێمە لە کوردستان چۆن ئەم مخەبایە جیاکرێتەوە؟ کۆمپانیایەکمان هەیە هەستا حەزە لە سلێمانیە کۆمپانیایەکی لوبنانی و چەندێکتری هەیە لە هەولێرە لە دهۆکە لە گەرمیانی لای ئێمەیە کۆیەکەنەوە هەناردەیەکەن بە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە ناردەی دەرەوەیەکەن
تەنێکی بۆ یەکتەنی مخەبا مەخسەمەوە چۆن لە سلێمانی یا لە هەولێر یا لە دوهۆک یا لە کەرکووک هەڵەبجە چۆن جیای ئەکەنەوە مقابلەکە خۆ مەخسەمە ئێمە خۆڵمانەوەی خەڵک پێکەوە خۆڵ فرێ لەسەر جادە یەک تەنەکەی خۆڵمان هەیە وەکو بۆم باسکردی لە ئەوروپا کاغەز فرەیتە ناو سەڵێکەوە شوشاکەیتە ناو سەڵێکەوە پلاستیکەکەیتە ناو سەڵێکەوە بۆ لەبەروی دوایی جیاکردنەوەی ئاسانترە بۆ ریسایکلین ئیتر کۆناغێکی تۆ لە کۆڵ بۆ تۆ لێرە خەڵک چۆن مقابل کۆمپانیایی کە کۆیەکەنەوە زۆر تڵی خۆڵی تایبەتیان داناوە باز مخەبای تێەکەن سۆپەرمارکێتەکان بۆ دوکاندارەکان خۆیان دێن هەڵێگرنەوە کەن لە شێوەی ڕێگەیەکی لە ڕێگەی جیازێکی بۆ شێوەوە یان پێشکەوتوتر کۆیەکەنەوە دووبارە نوێتون کە چەندی تێچێ معمەلێکی مقابل معمەلەکە بە ئەندازەی خازانجەکەتە چەند دەوێت ئەوەی تر زیاد دەبێت هیچ فکرەیەکت هەیە تۆ لەسەر معمەلی مقابل بەڵێ فکری نوێکردنەوەکەیەوە نەنە معمەلێکی تازە بێنی سە مقابل دروستکەیت بەڵێ باید چەنە لە ملیۆنە دۆلارەوە هەیە تا بڕاتە 2 ملیۆن تا 3 ملیۆن تۆ تۆمۆحی تۆ تا چەنە ئەمکانیاتی تۆ تا چەنە تێگەیت یەک بۆ یەکتان مخەبای سادە کە سادە بێت بڵێن خاکی بێت 750 دلار ئێوە کە لێرە ئەیفرۆشنەوە بە 750 دلار 750 دلار دەفرۆشێتەوە عملەکانی کوردستان و عێراق هەمووی مقابای تازە مقابا کۆنی کە ئێوە مقابای تازە مقابای کۆنەکە فرۆشێتەوە بە 100 دلار 120 دلار کەواتە هەموو تەنێ تقریبا 600 دلاری قازان نوێکردنەوەکەیا بڵێ بۆ ئەمە بەس بۆ سادە بۆ ئەوەی کە چاپی لەسەر بێت زیاتر لە 1250 دلارە بۆ کاغەزی ئەیفۆر ئەلەم کاغەزە گەرێمە پەرەی پێ بدەینەوە مامەلە بتەوێت گەورە بێت بتەوێت یان ئیسفادەیەکی لێ بکەی 1500 دلار بۆ یەکتەنی لەم مقەبە لە هەموو عێراقاش دیوانیە زۆر کارگەمان هەیە پێویستی هەیە بە هەر کارگەیەک بەرهەمی هەبێت پێویستی بە ڕووپۆشی مقەبە هەیە شتێکی غەریبە تا ئێستا نییە لە عێراق جانە بەلاوە من هەموو پرۆژەیەکی ڕیسایکلینگم زۆر بەلاوجان کێشەکەوەی هەمووتان بیرۆکەکەتان جوانە نایکەن بە بزنس وەکو باسم کرد خۆت لێرە ئێستا پێمەڵی بەس من لێرە سعیم لەمەی تۆیا کردو ئەمەی تۆم خوێندۆتەوە دیسان وەکو برادایەت یەک ڕقەمیتیانی من ڕقم بنداوی بۆ ئەوی هەم بتوانم لێرە قسێ بکەم زۆر باشە توانین لە پاشماوەکانیش ئیسفادە بکەین هاوڕێ من لە کەلار لە من خۆم خەڵکی کەلارم گەرمیانم لە ڕێز خۆشەویستیمان بۆ هەچوار پارچە کوردستان باکوور باشە و ڕۆژهەڵات ڕۆژئاوای هیچ فەرقی نییە هەنگاوی یەکەم و NRT و هەمووان یەکتری کۆکەینەوەێ نوێکردنەوە ڕسایلی یەکەم جوانە بەدڵیانە بەدڵت بێخەوە ئەجیشی بڕیاری من داوای لێبوردنەکەم بڕۆ سەر پرسیش زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بەڵام کاتگرێت ئەمە بەزرە خاتی بیرۆکەکە جوانە و خۆت بە فعلی قەنەعەتی پێکردوم کە مقەبا نێریتە دەرەوە ئەی فرۆشن مقەباکەش بە چەنەکرد ینی فکرەکەم بەلاوە بەخۆتە کە 600 دلار قازانج کا لە تەنەکە بۆ قۆناغی داهاتوت ئەبێ بزنس پلانم بیتێ بزنس پلان بیرۆکە ئەم کارگەیە چەنی تێچێت چەنی تێناچێت توانای ئێمە هەیە توانای ئێمە نییە کە چەنی تێچێ ئینتاج یومی چەنە بە چەنەی فرۆشتنەوە اینجا کێ لێمانەکرێ ئەگە من معمەلێکە بۆ دروستکەم ڕۆژی 100 مقەبا بۆ دروستکە ڕەنە سلێمانی کوردستان ڕۆژی تەنێکی بێت قەیناکە ڕۆژی تەنێکی بێت بۆمان نەفرۆشێت هەموو ئەمانم بۆ دراسە بکە عەجەلەمە قەینا لە داهاتوە وەڵام بەرەو سەرکەوتوبی بەهیوام بۆ داهاتوو با ئێستا بەشداربوویەکی تر فریاد حەسەن
بیرۆکەکەی من دروستکردنی کێڵگەیەکی مانگای شیرە بە شێوازێکی سەردەمیانە کە بتوانین زۆرترین سوودی لێوەربگرین و سوود ببینی لە بەرهەمی خۆماڵی لە کوردستانە وەک ئەوەی کە لە هەموو وڵاتانی دەرەوە هەیە بتوانین شتێکی پرۆژەیەکی باش و بەرهەمێکی باش بە کواڵتێکی باش بکەین و هاوڵاتیانی خۆمان و دانیشتوانی کوردستان سوودی لێوەربگرن. کێڵگەی بەخێوکردنی مانگای شیر پرۆژەیەکە لە هەموو جیهاندا بڵاوە. منی شۆک و خوێندنی خۆم لە زانکۆ کە دەرچووی کۆلێژی کشت و کاڵم بیرم لەوە کردەوە کە پرۆژێکی لەم شێوازەدا بمەزرێنم بەڵام پێویستم بەوە بوو کەسێک کە هاوکاریم بکات و دەستگیرۆیم بکات. ئەم کاری من کە ئەمەوێت بیکەم ئەمەوێت بە شێوازێکی زۆر ئەکادیمیانە بە شێوازێکی بەرنامە بۆ داڕژرا و بچمە پێشەوە و دەستی پێ بکەم بە شێوازێک بێکارەکە هەموو ئەگەرەکان وەربگرم لە سەرەتادا هەموو هەڵسەنگاندنێکی بۆ بکەم ئەگەر زانیم کارێکە دەتوانێت سوود بگەینێ بە ئەو بزنسەی کە من ئەمەوێ بیکەم لەگەڵ ئەوەی ئەو بەکارهێنەرانە ئەتوانن سوودی لێ بین دەست بکەم بە پرۆژەکە و ئەگەر بزانم کارێکە سوودی نابێت بۆ بزنسەکەم و بۆ ئەو کەسانش کە بەکاری هێنن ئەگەر هەر لە سەرەتا و دەستپێنەکەم زۆر باشترە. بیرۆکەکەی جەنابێت ئەوەی ناونیشانەکەی بڵێن هەر ئەچێتەوە بابی ئاژەڵداری ئەوانە ئەگەر خۆت ئیزافەیەکم بۆ بکەی عەجەل نەبێت. دەستخۆشی لە بەڕێستانەکەم سوپاسانەکەم بەرنامەیەکی وا بەڕاستی زەڕوریەتێکە لە ئەمڕۆیە. بیرۆکەکەی من وەکو کێڵگەی بەخێوکردنی مانگای شیر وەکو دوو برادرش کە بیرۆکەکەی خۆیان تەڕح کرد فەرقێکی ئەو تۆی نییە وەکو ئەساسی ئیشەکە بەڵام لەوانەیە لە چەند بوارێکە فەرقی هەبێت. ئەوەیە کە و بە ڕێزانە اختصاسیان ئەوەیە کە بەیتەرین اختصاسی من ئەوەیە کە ئەندازیاری کشت و کاڵیم لەوانەیە لە هەنێ بواریان من بە وردی تر خوێن دەبێتم لەوانەیە لە هەنێ بواری بایۆلۆجیا ئەوان شارەزاتر بن لەوانەیە لە هەنێ طریقەی ئیشەکانە ئێمە زیاتر بە وردی خوێن دەبێتمان وەکو مۆزوعی ئەرقام کە بە هەمویانت وت بزڵبت منیش ڕقەمێکی ئۆتۆم نەنووسیوە ڕاستەکەیت بەس ئەوەی کە من نەمنووسیوە اعتیبارن بۆ چەند شتێک یەکەمیانەوەی کە من ئەو جۆرە مانگایانەی کە هەڵی ئەبژێرم بەپی جۆرەکانیان هەم وەزنیان هەم شیریان با بڵین ئینتاجی یومی و مەوسیمیان یان درێژی مەوسیمەکانیان ئەگۆڕێت بەپی ئەوەش سعرەکانیان ئەگۆڕێت. کردبیڵی لە بریم دوای لەگەڵوانە مناقەشاکەمە زۆر تازە تۆ باسی کرد ئەوەی کە هەچ کەسێک کە بەتەما بێت بە مانگای خۆمانە ئەو بیە کارگەیەکی بەرهەمێنانی شیرەمەنی باشی هەبێت سەرکەوتوو نابێت. لەبەرەوەی ئێوە جەنابتان لەمن باشتر نیەوە مەجای خۆتانە ئەزان کە بۆن ئەم ئاژەڵە خۆماڵیانە مانگە خۆماڵیانە چەند کیلۆ شیرە دەیاتێ بۆ مانگایەکی هۆڵندیش چەند شیرایەتێ بۆ نمونە یا ئەو نیە هەندێک مانگای تر کە تەتویلی پێکراوە لەبەرەوە لەگەڵ ئەوە شاکاک شاسواری یەک شتی تر هەیە گەر من بێ مەسا لە مطلقێکەوە پێت بڵم مانگایەکی هۆڵندی ئەوەنە شیر ئەیات غەڵەتە چونکە ئەو مانگا هۆڵندیە کە دیراسەیەکی لەسەر کراوە تۆ ڕووی دیراسەکە خوێنیتەوە ئەڵێ بەپێی زروفی جەوی ئەوێ بە فڵانە موات بەوەنە ئەوە دەیاتێ بەڵام مەخسەم وەیە مانگای شیردەری حەقیقی ئەوەی کە بۆ بازرگانی شیری لێ ئەوانیش چەند جۆرێکیان هەیە چەند جۆرێکی جیاوازیان هەیە بۆ نمونە یا بۆ شتێکی ترا ئەوەش جیا من مەخسەم ئەوەیە بزڵبێت هەر ئەو مانگایانی کە شیرەمەلێکی بەرهەمەکانی شیرەمەنی دانێ بزانیت چی بەکارهێنیت. بەڵێ کاک شاسوارعفوم کە من لێران ببەستم لە چییە کە من پرۆژێ بەخێوکردنی مانگای شیر دانێم جاریان بەپێ و بودجەی کە من هەمە یان بەپێ و تەڵەبیاتی کە هەمە بەپێی ئەو منتوجانی بۆن منە من تا چەند ئەتوانم معمەلەکان دابنێم ئەگەر بتوانم معمەلێک دابنێم کە کەرە و قەیماغ و ئەوانە دروست بکەم ئەو مانگایانە ئەکڕم کە نیسبەی کە بڵێن ڕێژەی چوری شیرەکانیان زۆرە ئەگەر من بمێت تەنیا شیری فرێش و لۆفات و ئەوانە بفرۆشم جۆرە مانگایەکی تر هەڵەبژێرم لەگەڵ ئەمانەیە بەپی ئەو کولفەیە بەپی ئەو کولفەی کە دیارێکێ معمەلەکە دیارەکەم لەگەڵ ئەمانەیە من چەند شتێکی تری ئضافەمەیە برادرانە باسی دروستکردنەوەی کارەبایان کرد فعلەنەوە شێکێکە لەو خاڵانەی کە من ویسم لە دوایە ئاماژەی پێ بکەم بەڵام مەسەلەی ئینتاج ئێمە بێ بیر لێ بکەینەوە میتاجە کولفەیەکی هەیە کولفەی سەرەکیش ئەگەڕێتەوە بۆچی یەکەم کڕین کەەوە کولفێکی سابتە و یەک جارەکرێت بەڵام دوایەوە ئێمە علەفمان هەیە ئەگەر علەفەکان بە بەردەوامی بکڕین ئەمە کولفەیەکی زۆریە بێ من ئەتوانم لەگەڵەوەیە حەقلێک دابنێم حەقلێک دابنێم بۆ نمونە وێنجەیە سێپەڕەیە موادە ئەوەلیەکان یعنی چۆن کارگەکە موادە خامەکەی هی خۆمە
هەروە حەقلەکەش وادە خامەکەی بیدایەتەکەی هەری خۆمە بێ لەگەڵەوەش ئەگەر ئەوەش نەبوو من طریقەیەکی ترم هەیە گەر بزانیم ئەو لیترەشیری کە من بەرهەم هێناوە کولفەیەکی زۆر لەسەر منەکەوێت منەتوانم طریقەیەکی تر بەکاربێنم چەند ئۆتۆمبیلێکی تایبەت هەیە لە ئەوروپا ئەوە هەیە بۆ نمونە شوێنە دوورە دەستەکان ئەو فەلاحانیش بۆ خۆیانەکەن ئەتوانم شیر لەوان کۆکەمەوە کە کولفەیەکی زۆر کەمتری هەیە و لە معمەلەکەی خۆمە دووبارە بەرمتری دەستم. وڵای کاک فرات ینی وەکوتمە یەکەم پرۆژەی تر هەیە دوم 800 پرۆژەم لەمە بۆ هاتووە لە کۆی 2400 پرۆژە بەشی زۆریشی لێگەچێ و ئەوەی کە هەڵم ژاردووە ئەرقامەکانی ئەوەی کە پێشکەشی کردووە جیاواز بووە لەوەی توە لەبەر من داوای لێ بردنەکە. دەست خۆش کاک. ئەم دەرگایە زۆر ناخۆشە وایە؟ ناخۆش نییە؟ باشە هەنگاوی یەکەمت پێ چۆن بوو؟ بەرنامەیەکی زۆر باشە بۆ من زۆر ئاسایی بوو کە بمامایەتەوە یان نەمامایەتەوە چون بۆ بیرۆکەیە کە من نزیکەی 6 ساڵە هەمە بەپێی خوێندنی خۆم و زۆر ئاسایی بوو لەلام گرنگ ئەوە نییە کە من بمیان کەسێکی تر بە گرنگ ئەوەیە دووشە یەک بزنسێک بکرێت لە وڵاتەیە و ڕسمالەی هەیە لە وڵاتەیە بمێنێتەوە دوو ئەو کەسەی و بەرەبوومە پێشکەشەکە تەنیا مشکی لە لای پارەکەی نەبێت لە لای ئەوەی ئەو شتەی کە بۆم خەڵکەیەکە بە خواردن بێ بە پێداویستی بێ شتێک پێشکەشیم خەڵکە بکە کەسبین ئەگەر منیش نەبم کوڕی من کوڕی من بتوانین استفادە لەو زۆر زۆر ڕاستە کەواتەی ئینشەڵا هەنگاوێکی ترە بێت بۆ ئەوەی تۆ پرۆژەکەتی تیا جێبەجێ بکەیت ئینشاڵا زۆر زۆر سپاس دەکەم سەر چاوان هەر لەگەڵ بژی. چینە لای بەشداربووی تر کاک شۆڕش سعید بەخێوی کاک شۆڕش سپاس دەکەم هەر بژێت دەستخۆشەکانی عەزێت کێشاوە لە هەولێرەوە توش و هاوڕەکانی تر هەندێکتان لە هەولێرەوە هەندێکتان لە دوهۆکەوە تاوان لە قەزاو ناحەکانی هەولێر و دووەکەوە لە هەڵەبجەوە لە کەرکووکەوە عەزێتان کێشاوە کە هاتوون بۆ ئێرە خۆم لە دەرەوەی وڵات هاتمەوە بەیەک جارەکی هاتیمەوە خەڵکی هەولێرم بەس ئێستا دادەنیشم لە ڕانیای ناوم شۆڕ سەعیدە پرۆژەکەشم ئەوەیە کە دروستکەری فڕۆکە بێفرۆکەوانم هەروەها دروستکەری بەلەمی سیباق شتوام بەنسبەت ئەو شتێکی ئەتیا دێولەم بەس ئێستا کە فکرم هەیە تارێکی گەورەش دروستکەم تۆمەحم ئەوەیە زۆری پێم ناخۆشە بە تەنیا ویشەی دەزانم دیکەم
بەڕاستی بەخۆم زۆر بیرم لێ نەکردو کە قازانجی لێ بکەم بە شێوەی پارە وشتووالا بەس ئۆتۆماتیکیان مەتەنە کە ئیشت کرد سەرەڕای ئیشەکە کە دەکەی سوودێکی مادیش دەبی بۆ ژیانی. طموحی ئەوم نیە هەر شخصی خۆم بۆ خۆم کەم خەڵکی فێ بێت خەڵکیشم لە کۆی بیتەوە بەرهەمەکەی بۆ هەمومان دەبێت و پێشکەوتەکەش بە کوردستان دەبێت شتێکی تازە و نوێ لە ناومان. کاک شۆڕش بیرۆکەی تۆ دروستکردنی بەلەمە بەس بەلەم نێشتی تریشتایەوە بەڵێ چی تراگەر پێم بڵێ عەزەمی وڵی تر شتەکانی فڕۆکەی بە فڕۆکان نەوعێتی UAV بەڵێ ڕسمەکان وەبزانم تایەتی بەڵێ تیاتی بەڵێ ئەمە تاوەکو ئیشەکە دەست خۆش بە زۆر جوانە بەڵێ بەس چۆن ئەی فرۆشی بەکوێ فرۆشی ئەمە ئاومان نییە هەرێمی کوردستانە دوو دەریاچی بچووکمان هەیە دوکان و دەربەنی خان بەڵێ ئەوەی ئەوەم تاقان کردو مەسەلەن دەربەند بەنسبەت سەدی دۆکان و ئاوەکەی ڕانیە دەربەندی ڕانیە ئاوەکی دوور و درێژی هەیەتر ئەو وەختانە کە سەیری دەکەم بڕاستە تۆ کە ئێستا کەشتیەکی گەورەی لێ نییە خەڵکەکە بە ئیسراحەت سەر بکەوی و لێ بڕی و ئیسراحەتی خۆی لێ وەرگرێت. حەزەکەم ئەوە دەست خۆش بەشی جوانە یعنی ئەو مادێ فایبە گلاسە خۆی پۆلیستەر کاک فراتەن بۆ فرۆشتنەوەی لە ڕاستیەمە تەرکیزمان لەسەر فرۆشتنەوەی ئەو بابەتانە بەڵێ و بەرهەمەیە بۆ فرۆشتنەوەی بەس تەنها بیرێت لە بازاری ناوخۆ دروستکردن بەڵێ ئێستا خەڵکەکی زۆرێ حالی حاضر داوام لێ دەکەم بۆ دروستکردن بەلەم نیشتووالا یعنی تا ئەوڕۆ دوونش تەلەفۆنیان کردو دایانەوێت مشتریش هەیە مەتەنەن پێش ماوەیەک نەفرێک کاتبوو داوای بەلەمەچی دەکرد کەشتێک ماسافەکەی 8 متر بێت 3 متر پانی بی بەرزەکەشی مترێک بیت تۆ لەسەر تەڵەب دیزاین دەکەم خۆم دادێنم بەڵێ بەلەمەچیان تێدایە پۆنێر ئەوەی سپێکە ئەو خۆم دروستم کردو دیزاینەکەی بە قوڕ دوایە بەگەز دوای بە پۆلیستەر بۆ داوات بۆ پێویستیت بەوەیە کە تۆ فەند بکری یان ئەم پرۆژێ ببیرێ چۆن بۆ داوای ئەوواکەی ئێمە هاوکاری مادی بکەین چی پێویستە تۆ بۆ چی داوای خۆی بنسبەت لەبەرەوەی دروستکەری شتەکانە مەسەفەی زۆری ناوێت مەثەنە بۆ نمونە ئاوی دەربەند لەوێندەرە شوێنەکەی کە ساحەبەکەی داوای 6 دەفتەر دەکە بیفرۆشیت ئەو شینەتا کەسە سیر دەکەم کەسێک نێ بە ئیسراحەت سەر بکەوی سەر بەرەمەکان ئێستا حالیان بەلێمێکم لە دەستە تعمیری دەکەم لە ڕانیا پێش 2 هەفتەوە پێش دامی کردوانە بۆ مادەی پۆلیسەر و شەریکی خۆی بۆی سای دەکەمەوە ئەتر کێشەکە ئەوەی ینی چەند دەربەندێک دەمەوێت دابین بکەم بەلەمەکی گەورەشی لێ دروستکەم وەکو تۆکان بەلەمەکی لێ لە ساڵی هەشتەکان کەوتووە ئەتوانم ئەو بەلەمە بێنم یعنی بەبێ بیکردن ئەگا بۆ نمونە بمانەوە بیکڕین مەبلەغەکی زۆری دەوێت پارێکی زۆری لە لای من ڕۆن نییە کاک فرات هێشتا ئایا دروستکردنی ئەم بەلەمانە بەڵێ ینی بۆ فرۆشتنەوەیە یان بۆ وەکو خزمەتگوزاری بەکار ئێندرێت بۆ فرۆشتنەوە داوا دەکەن بۆ گەشت و گوزاری دەتان خۆمان بەکاری بینین نەفرات بۆ سیاحی بۆ شەو بۆ ڕۆژیش فرۆشتنەوە بەس لێرەیان بۆ دەرەوەش دەبێت تاوان بۆ دەرەوەش دەبێت کۆلەوەی سیستەمەکە کەی دەکەم مادەی پۆلیستار بە نەوەچەکی زۆر ئەسلی دەردێت ستانداردێکەیەک ینی بە مەوادی ستاندارد بەێ موادەکان ئێستاحالیان خۆم هەمە موادی ئەسلیەکانیشم پێ کە دروست دەکەم لەگەل شەریکی سفەرقەچی نییە لە ڕاستە ڕای من چیە لەسەر ئەم پرۆژەیە ینی ئەم پرۆژەیە لە ماوەی چەندێکا تۆتوانی بەلەمێک دروستکەی ئێستا بەنسبەت ینی دوسێت دیزایندم لە دەستا کە ئیشی لێ بکەم باجدی احتمالە بە 25 ڕۆژ بەلێمێک لە وەزنی تقریبان 10 تەنی دەردەچێتن قالبەکەی هەموو کاتەکان تۆ خۆ بەتەنیا ئیشی تیاکە یان کەسهی بەتەنیا برادری هاوکاریشم هەیە کاکە بڵێن کە تازە هاتوون بۆ ڕانیا یعنی ئەتوانم دیزاینەکان
خۆم دەزانین بکەم چەند نەفرش ئیشی پێ بکەم من تازەکەشمان سەریع بێ وەنەبی متەچی زۆری بیان مەسەفەتی زۆری بێت زۆر جوانە بەلامە شتێکی ئەنی زۆر تازە دەڕنێ بە دەڕنێ زۆر ئیندیڤیدوەڵە داوا لێ بنەکەم کورسی شین بۆ جەنابە نییە بەڵام دابنیشێتە لەگەڵ دووسێ هاوڕێی ترا تا لە ئەخری بەرنامەکە لە بەرەوەی تۆ شتێکت هەیە پیشانی منیاوە بە عەزەنێ بۆی هەندێک شتەیە کە قەلەقم لە ئەخیرا یەک جاریتم مناپەسەی ترەکەینەوە بڕیاری دێم دەستە خۆش بوو. ئێستا بەژابووی ترمان هەیە کاک هاوڕاس زاهیر. بیرۆکەیم کاری من لەوە سەرچاواگرێت کە خۆم براند مەنێجەری براندێکی جیهانیم کە ئێستا لە کوردستانە کاری پۆشاکەکە. بواری پۆشاک بوارێکە کاتوانی چەندین جیاوازی تیا بنوێنی. هەموو کارێکی بزنس ئامانجێکی هەیە کە بریتە لە بەدەستهێنانی قازانجێکی دارایی بەڵام من لە پاڵە و قازانجە دارایەشە ئامانجێکی ترم هەیە کە بە گەرخستنی دەستی کارە لەم پرۆژەی منە. خوا لێ خۆش بوو خاوەنی کۆمپانیای ئەپڵ ستیڤ جۆبس سوتەیەکی هەیە ئەڵێ بۆی لە خەڵکی سەرکەوتووتربی پێویستە جیاوازتر بیر بکەیتانێ. ئامانجی من لەم پرۆژەیە بەدەر لە دەستکەوتنێکی مادی دەستکەوتنێکی کۆمەڵایەتیشە کە بە گەرخستنی دەستی کاری ئەم وڵاتەمانە. کلیلی هەموو سەرکەوتنێکە جیاواز بیرکردنەوە. ئەوەی جەنابیش دیسانەوە دیزایانی جلوبەرگ. سڵاو ئەمە تقریبا سێم پرۆژەیە لەسەر دیزایانی جلوبەرگ. بەڵێ من پرۆژێکم تەقدیمی بەڕێستان و پرۆگرامەکە کردووە ئەوەی من دیزایانی پۆشاک نییە بەڵکو دروستکردنی فاشن براندێکی لە کوردستانە ئێمە بینین لە جیان ناچەنا فاشن براند هەیە ئەتوانن کارگەیان هەیە و شۆڕومیان هەیە کە پۆشاکانیان نەخەنە ڕوو. لەوەی من پرۆژەکەم لە دووشتایە یەکەمیان دروستکردنی کارگەیەکە کە پۆشاک دروست بکە بەڵام ئەمە تەنها بەز نییە چونکە ئێمەوە کارگەمان دروست کرد پۆشاکەکەمان ئامادە کرد کورفەکەشی هەرزانتر بوو بەڵام چۆن بیگەێنینە کەستمەری کۆتایی کڕیاری کۆتایی لێرە پێویستمان بە بازارکردن هەیە. لە هەنگاوی دومی پرۆژەکەی منە دروستکردنی 5 شۆڕوومە لە هەر 5 شارەکەی کوردستان. ئەمە لەو ڕێگەیەوە ئەتوانین پرۆژەکەمان بگەێنین بە خەڵکی. بۆچی پۆشاکم هەڵبژاردووە لە بیرۆکەکە ئێمە لێرە هەستەکەم بۆ نە زۆربەی هاوڕیانم کە بەشداریان کردووە یاخود ئەو کەسانی تریش کە بیرۆکەیان هەبووە ئێمە هەوڵین لەم پرۆگرامەوە بسنس ئۆنەر دروستکەین واتە یەکێک بێتە خاوەنی کاری بەڵام دیزاینەر ئەو کاتە خۆی دیزاینەکە ئەو خۆی ئیشەکە. ڕۆبەرت کیۆساکی قسەیەکی ئەڵێ let money work for you با پارەکانی کارە بۆ بکەن چونکە ئەگەر ئێمە خۆمان کارمان بۆ پارە کرد if you work for money ئەگەر خۆمان کارمان بۆ پارە کرد ئەو کاتە ئێمە یەک کەسی ئەتوانین ڕۆژانە لە 8 کات ژمێرە بڕێکی دیاریکرا و پارە بەدەستبێنین بەڵام ئەگەر پارەکانمان نیشی بۆ کردین دەکەسی بۆ خستینە سەرکار ئەو دەکەسە ڕۆژانە کار بۆ ئێماکەن واتە داهاتێکی زیاترمانە بێت. پۆشاک لە چەند خاڵێکی بەهێزی تایە خاڵی یەکەمیانەوەی عەزەنایەت پێم ناڵی فەرقەکە و لەگەڵوانی ترا چێ بەس تەرکیب کە سەرەوە چونکە من هەموو شتانی ترزام لەسەر جل خۆ زای مناقەشەمان کرد معلوماتمان هەیە با ئەو قسانە دووبارە نەکەینەوە بەس عەزە دەوێت یەک دوو خاڵم پێ بڵێ لە جیاوازی تۆ لەسەر لەگەڵ دوو دیزاینەری پێشخۆ. بەڵێ جیاوازەکە لەوەیە کە ئێمە شۆڕوم دروست دەکەین واتە خۆمان ڕاستەوخۆ بە بازاڕێکین ئەوان خەونیانەیە دیزاینەکەن بەڵام ئێمە پرسیارەکانی بەڕێزیشتانەوە بوو ئەی لە کۆتاییە کێ لە ئێمە یەکڕێن وانە ئێمە لێرە دوکانمان ئەبێت شۆڕومەکان بەمانەی دوکان لە ماڵەکانە لە هەر 5 شارەکە ئەو کاتە هیچ براندێکی جیانیش نییە لە یەک مەزدەر من خۆم برانچ مەنێجەری پۆشاکم لە کوردستانە براندێکی جیانی هیچ براندێکیان نییە کە خۆی لە یەک مەعمەل پۆشاک دروست بکە واتە ئێمە ئەتوانین تەنها کۆمەڵێک پۆشاکی خۆمان دروستی بکەین
ئەوانەی تری لە دەرەوە هاوردە بکەین بۆ نە براندێک هەیە جلی پیاوانی لە ئیتالیا دروستەکە جلی ژنانەکەی لە مالیزیا دروستەکە جلی مناڵانەکەی لە چین دروستەکە بەڵام لە کۆتاییە لە ژێر یەک لی بڵایە و لە ناو بازارەکانی ئێمە ساقێکاتەوە ئەم جیاوازی لە پرۆژەی زراعی چییە؟ پرۆژێکی زراعی بۆ نە ئەگەر تەماتە بێ یاخود هەر شتێکی هەنار بێ یا هەر شتێکی تر بێ وەرزیە بەڵام پۆشاک چوار وەرزەیە ئێمە بە بەردەوامی کارمان هەیە لە هەر زراعەکە ویستە بە بێتی زوجا جوانە حلە بێت بیئێکی بۆ دروست دەکەن کە چوار فەسڵەکەی بۆکەن بۆ فەسڵی کە خۆی حەزیلێتی تۆ لە پلانەکەی کە لای ئێمە هەیە کا کاوراز نووسیتە تۆ ئینتار بەجێتەکە و لە 4 مانگا بەدەست دەهێنیتەوە تۆ ئەتوانین پێم بڵێ سعری یەکێک لەو پارچانێکی ئیفرۆشی چەنەکە بەڵێ ئەوەی پرۆژەی بۆ تۆم نووسیەوە ئێمە بە پێی پرسیار دایم هەوڵ جواب بینەوانێ لەم پرۆژەیە داوایان کرد و تەنها بیرۆکەکە بنێرین من خۆم دەرچی بەشی ئابووریم ئیکۆنۆمی ئەستمی داوا نەکرابووە تا جەدوای اقتصادی داوا نەکراوە بۆیە جەدوای اقتصادیم لەیان نەنووسیوە ئەوە پرۆژەیەکە کە خۆم ئێستا خاوەنیم لە ئەرزی واقعا هەیە لە کوردستانە و جێبەجێ کراوە من توانیمە 20,000 دلار کەمە کارەکەوانێ لە ماوەی 4 مانگا 20,000 دلارەکەم بەدەستێناوەتەوە ئەو نمونێ ئەوەی لێیان بۆیە من ئەم پرسیارم کرد هەمومان ئەو پێیجان نبینین لە فەیسبوک کە لە دەرەوە جلە بۆ هێنن و بە دیلیڤەری بۆ تهێنە بەردەرگا ئەتوانی جلێکی تۆ لێرە باسی لەڤەرس کاپڵز فاشن و جلی توین و ئەوانە کردووە تۆ ئەتوانی جلی کەپڵێک بێنی ینی دوو بلوزە بلوز گرانتریش هەمومان نەزانی لە بەرەوەی ماوادی زیاترەوە ئەوانە بە 25,000 بە دیلیڤەری شەوەیەتە بەردەرگاکە ینی تۆ دوو بلوز بە 25,000 بێتە بەردەرگاکە هەرزانە بەڕاستی من لێ تێبینی تۆ نەتوانی منافەسەی ئەمە بکەیت ئەو دیزاینانە بۆ یەکەم جار کاتۆتە کوردستانەوە ئەوە لەسەر ئایدیا و بیرۆکەی خۆم بۆ لە قسێکی ستیڤ جۆبسەوە بۆ نێسە دوکان زۆرە لە کوردستانە پۆشاکە فرۆشێ بەڵام چەندانەیەشیان بۆ ناوبانگن ستیڤ جۆبس دایمەڵێ هەوڵمەیە بیرکەیتەوە لە خەڵکی باشتر بی بەڵام هەوڵ بە بیرکەیتەوە جیاواز بی بۆیە من لە دااتوا ئەگەر کارگێکیش دروست بکەم کۆمپیوتەریش کارگێتریش دروست بکرێ ناتوانێت وڵای من سە دیفاعم لە تۆ کدا خۆم زانی دیفاعی باشتر مەکرد بەس خۆت نەوزانی شتە بڵێ دەتوانانی جوابی ئەوەی بیتەوە کە تۆ شتێکی جیاواز دروستەکەی کە نییە لە بازارە حەزەکەم چاکەتێ بکڕم بەس بە تاختیان خۆم ئەم ڕەنەم هەبێ مۆدیلەکەی و جوورینەکەی بە دڵی خۆم بێ تۆ توانیان بۆ بکەی بەڵام ئەگەر من چ مارکەیەکی لە مارکە باش شەناسراوەکانیش بکڕم مەسەن ئەرمەنی یا بۆست احتیمال لە 1000 کەس بتوانێت لە چاکتێ بکرێت 100 کەس بتوانێت چاکتێ بکرێت بەزۆی تۆ ئیسفادەکەی ئەوەیە توانی کەستەمایز بۆ خەڵکی دروست بکەی شت بە دڵی خۆیان ئەو زەلامانی کە حەز بە شتێکی جیاوازەکەن لەوەیە تام بەس لای خۆی بێت لۆ شاجیاوە سەکەی بەڕێز لێواتەوە بەڵام ئێمە لێرین بۆ بزنس هاوتومەی کەمەنی چۆن پارە بەڵێ ئەو کاتە چاکەتێ ئەیت ئەو کاتە یارمەتیم بە چاکەتێگەی بە 300 دلار لە بریۆی چاکەتێک سەدانی لێ دروستکەی توێکی بێ بە 20 دلار اینجا ئەوەی خۆش هەیە خۆتە هەیە بە کوانتیتی زۆر بە عەدەدی زۆر ئەوەش هەیە ناڵم ئەڵم بەزەوەی کەم پێی وتیت ینی یەکێ لەو شتانی کە تۆ توانی بکی جیاواز بی ئەوەیە براندێکی عالەمی بە هەزارها مۆدیلی هەیە بەس تۆ یەک دانە بۆ زەلامە دروستی کە تۆ لێ سپێشڵی تایبەتیت بەڵێ یەک دەخیارمەتیم بە توخوابزانم کاگامن وڵات دایمە من هەرینم هەیە لەسەروی کە تۆ کە ئیشەکەی جیاواز بی بە تایبەت بۆ کاکەوراز کە دوو بەشداربوویتر هەبوو لێرەیە جیاوازی ینی پیشان نەیە وەکو یەک جیاوازی تیا ئەمەڵە من دوکانەکە دانێم و ئیفرۆش معقولترە شۆڕوم ینی لە دوانەکەی تر معقولتر دوانەکەی بزنسیان نەزانێت چی لێ بکەن دوانەکەی تر ئەیانوت ئێمە عەرزەکەی نمایشەکەین و خەڵک بێتەوە بە زەمەی ئەم معقولترە ئەوەیە کە دوکانێکی بچووک خەیاتێک خۆشی دیزاینەکە یەک تێبینی هەیە یەک لایەکتر هەیە کە من سەپۆرت یەکەم ئەوەیە کە خۆت ئەزمونت هەیە ئێستا ینی کاتێک کە تۆ ئەزمونت ئەبێت لە ئیشێکە بینی بوومان لە زۆربەی بەشدار بۆکانە کاتێک کە بیرۆکەکان نردووە بە بێ هیچەوەی کە ئەزمونێکیان هەبێت تەنانەت نووسی بیرۆکییان نردووە توانێت ئێمە ئەتوانین ئەوە بکەین بەڵام لێرە ئەبینم کە تۆ ئەزمونێکت بەس وڵای سام شیلەکە پێشتەوە دوانی ترمان بەدڵنەوە بەس ئەگەر ڕێی خۆمە ئەوێت ئەوەی تۆ جیاوازە یعنی پێشترش کە سەیری پرۆژەکەم کردووی لەبەر هەمان سەبەبی ئەوان بڕیارم ماوە کە ئەگەر شتێکی زۆر زۆر مقنعم پێ نەڵێم تاوانێنم دانیشتمان بۆ ئەوەیە یعنی کە ئێمە لێرین بووی پارە پێکەین تۆ چۆن پێم بڵێ چۆن زەرەرەکان پرۆژەی من پێ دەڵێم قازانجەکە ئەم هەموو بەڕی دەمێنەوە تۆ لەبەر یەک سەبەب پێ بڵێم سەنەنم پێ دەڵێم لەبەر یەک سەبەب لەبەروی خەڵکی ئێمە وەزعی اقتصادی خراپە بەم دوو شتە پێ بڵێم بە سەراحەت من ڕێگەزانم بۆ قازانجکەوە بۆ زەرەرەکە ئەو کەسانی کە وەزعی اقتصادیان خراپە چێ لە بازار کراسێکی 5,000 10,000 یەکرێت
ئەوەشی کە وەزعی باشە هەر لای تۆ نایکرێت چێت لە ئەوروپاشتی شاز دەکرێت یاشێکی گراندی براندێکی ناسراوەکرێت مشکلەکەمان ئەوەیە کە لەبەر ئەو سەبەبەیە کە ئەوەی تۆ خراپە ئەوەی تۆ کەل عادەوەکو هەموو بزنسەکانی ترەگە بزنسێکی زۆر بێ بە عادەتی زۆر بتوانی دیزایانی جوانی تایبەت بکەێن قوماشی جوانی بۆ بێنین عددێکی زۆر بخینە بازار و منافەسەی دەرەوە بکەین پرفکت لە سە باشە بەس مشکلەکە و بەتاکیید من ئەو بلوزانەی کە ئەهێنرێت ئێستا لە یەک ژوورا دروست دەکرێت کە ژوورەکە 6/4 باشە ئێمە کاڵین کارگە دایم وازین کارگا بێ دنیا خەڵک دانیشتوێ بە زوانیە کارگەیەکە سێ کەس کاری دەڵمەوەی تۆ دوکانێکی و خەیاتێکی بەڵێ ڕاست لای نازانم تۆیسە فکرەکە و جوانە بەڵام قازانج پیاکەرە دیسان و پێم وایە قازانج ناکە قازانج بکە قازانجێکی خۆم هەمان ئەو لە خۆم ئەیم بە دوورین کە لەوێ ئەو بە جملە درستیشی دووەرە خەو تەقدیمی من کردو دیسان و کە لە عادە دووەرەخە پێم ئەڵێ ئەڵێم ئیشێ من 12,000 دلاری تێچێ بە 4 مان ئەیهێنمەوە ئەمە بزنس پلان نییە پێم ناڵی چۆن ڕۆژی چەند دانە بەرهەمێنی بە چەندی فڕۆشی پارچەی چەندی خێرە ئەو شتە بوو کەوتم بە پێی پرسیار جامان ناونەوە دوودانە بیرۆکەمان بۆ بنێرم تەنها بیرۆکەکەم ناڵام بۆ هەنگاویکۆنۆمیستمەی کاگەڕاست لێرە شتێکمان هەیە کاتێک کە وەرەقەکەمان داوا کردووە ئێوە لێ ئەو شتەمان پێڵەن کە لەوێیانە بەتاکیید شتێکی باشە ئەگەر شتێکم پێ بڵێ ئەتادیە ینی کاکە دانیشە بۆ ئەخیر لە ئەخیرا بڕیارێن باشە با بزانم لەگەڵ پرۆژەکانی لەبێ بەڕاستی بڕیار مابوو کە پرۆژەکەی تۆ قبوڵ نەکەم بەڵام قسەکردنەکە و قەناعەتە پێکردم کە جیاوازی لە دوو هاوڕێی ترەمە جێ ڕێزە دوو هاوڕێی تریش دیزاینەر بوون ئەوانش کەسی باش بوون عاقڵ بوون وریا بوون بیریان کردوێتەوە فکرێکی جوانیان هەیە فەنانن پێش هەموو شتێ یعنیوی کەوانێکەکەنەوەی شێوان فەنە جوانە بەس نیان زانی چۆن بیکەن بە بزنس تۆ پێوتم دوکانێکی بچووک دانێن بەرهەمەکانی خۆتی تیا فڕۆشی زۆری فەرقە لەگەڵەوە یەکێکە ئەڵێ من پارچەیە شت دروستەکەم و ئەرزی پێەکەم شۆی پێەکەم لەبەرەوە یارمەتیم بە تا ئەخیر عەزەنەوە لە ئەخیرا بڕیارێت ئێستا دوا بەشداربووی ئەمڕۆمان کاک سەربەست کەریم سەربەست کەریم ئەحمەد لە کەروکەوە دڵخۆشم و شانەزی پێواکەم لە ناو لە سەروی 2000 پرۆژەوە ئەوەی من کاندید کراوە پرۆژەی من پرۆژەکەی من لەسەر ستانداری جیهانی بنیازم بۆ دروستکردنی تەباغی غازە بە دیزاینێکی تازەوە هەڵبەتە کەلوپەلێکی زۆر لە بازار هەیە یەکێ لەوانش کە تەباغی غازە پێم وایە لە ڕووی کوالیتیەوە ئاستێکی نزمیان هەیە منیش هەوڵی ئەوادەم بۆی بە دیزاینێکی تازە و کوالیتێکی بەرزەوە ئەم پێویستی ماڵان جێبەجێکم بۆ وڵاتەکەمان کارێکی بازرگانیە پێش هەموو شتێ و دابینکردنی هەلی کارە بۆ کۆمەڵی خەڵک کامەش جێشانازیە کاک سەربەزیان پرۆژەکە و کاک شاسوارستا و لام لایەک دەستخۆشی لە هەموو لایەکەین بەخێر سەرچاو پرۆژەی من دروستکردنی تەباغی غازە تەباغی غاز بە پێی ستانداردی جیهانیە ئەویش کە زیاتر لە وڵاتی ئیتالیا ستانداردێکی عالەمیەیە کە هەموو وڵاتان تەقلید دەکەن یا زۆری وڵاتەکان بە ئیمتیاز هێناوێنە بە عێراق و مصر و هەموو وڵاتە عەرەبیەکان و هەند و تورکیا و ئێران و ئەم دەور و پشتەی خۆمان
بەڵام ئەوەی هاتووە دەستکاری کردەوە خۆی نەهێناوە من زیاتر لە تقریبا 18 ساڵە خەریک لەم بوارەیە ئیشەکەم ئەوەی کە ئێستا لە بازارەکانی عێراقا بەداخەوە هیچی لە کوالیتیا دەرناچێت من ئەتوانم کوالیتیگەی بکەم هەمومان لە ماڵەوە تەباخمان هەیە و چێشتی پێلێنی ئەگەر دەرنەچیانی زەرەکەی چییە؟ چەند کەسمان بینیوە تا ئێستا لە ماڵەوە تەباخەکەی تەقیبێت و مردبێت زۆر هەیە حاڵەتێکی بەسیط هەبێ حاڵەتی شازەیە کە سۆندەکەی لیکەیجی هەیە واتە لێچوونی هەیە نا زۆرشی تر هەیە کاکە ئەو حاڵەتانە زۆر ئەزانم بەس ینی سەر بینەر هەمووی گوێ لێمە ڕەنە ملیۆنێک کەس بۆ منە بە مبالغە بڵێن بینەرێتی یا 100,000 کەس یا ئێستا 50 کەسە بزانین چەند کەسمان لە ماڵەوە بە تەباخ مردوون ئەو ئیحسایە لای هیندێ لای مصطلحی تەباخەکان ئەوانە زان چەند تەباقی سوتا و دێوە تەقینەوە دێت بۆوێ تۆ خۆ جەنابەت تەباخ دروستەکەی سەر ڕۆژانە بەڵێ تەباخە چەند ڕۆژی پێچێت کە دروستێکی بەتەنیا خۆم بەڵێ گەر ئێستا ئەخە تەباقی پیس جایە مەسەن تازە جایە کۆنە جایە ئەگە تازە بێ تەباخێکی پێنجاوی ئەتیادیانە بەتەنها کە خوار و شوێن ناوڕاستەکەی فرن بێت ئەها بەڵێ ئەوە بەتەناگە خۆمێک تەباقی دانشم دروستی کەم ڕەنگە ئەو پەڕی 2 ساعت 3 ساعتی پێچ ئەمە خۆم ئەدەوات و هەیکەل و هەموو شتێک ئەگە جاهیز بێت بەڵام ئەو گەستافی بدانم ببورە کاکین با من یەک تەلمیعێ بدەم و دوای ڕقمەکان شە دەمێ خۆی پرۆژەکەتم خوێندێتەوە بۆیە حەزەکەم هەندێشتم پێ بڵێ کە لە پرۆژەکەتانی عەزەر نەبێت ئەیگنافەکە و دەست خۆش وازەحە من شتێکم داوە پێت تەباق شتێکی زەوریە هەموو کەسێ پێویستێتی ئەوەی کە ماڵ تازە دروستەکە پێش هەموو شتێ تەباقی پێویستە و من مەبسیمی نییە ڕاستە تەباق وەکو ئەجزاکان تریش دێ خەتەرە ئەبێ زۆر بە وریایەوە تەعامل بکەی بۆی بە مەزبوطی بگەینێتە ئەو ماڵە ئەوەی کە لە زۆر لە عالەمە زۆر درێژ نەکەینەوە نەوعێکی ئیتالی شەریکێکی ئیتالی هەیە پێڵەن تەکنۆگاز کە زۆربەی وڵاتەکان ئەوە تقریباً نەوعێتێکی زۆر چاکە نەجاحەتی هێناوە من شەرە سەر ئەو بابەتە ئەڕۆم ئەزانم تۆ چی مەجموعەیە پارچەم بووێنی لێرە جەمعیەکەی وانە نا یەکشت بۆ باسم کاکە عێراقیش جەمعە کرد مصریش جەمعەکە ئێستا کە ئێرانیش جەمعەکە هەنێ شتەوە کە خۆیان دروستیەکەن هیچی بەعمل نایە ئەزانم تەباخی تۆ تخوازەوە پێ بڵێ چەندی تێچ عەزەر نەبێت ئێستا جوابت دەمەوە تەباق بە سێ جۆر دروست دەکرێت ئەتوانم ڕوحەکەی لەو شەریکەیە بکڕم باقیەکەی تری خۆم دروستیکەم ئەمە کەمی تێچێت ئەتوانم خۆم شتەکانی دروستکەم قاڵبەکانی بێنم ئەمە زۆری تێچێت ئەتوانم دیزایانی خۆم هەبێ خۆم شتەکان دروستکەم بەڵام ناتوانم هەمووشی کۆنتترۆل کەم چکە تۆ لەوانەیە بڕگۆکەی پێویست بێ بە شەریکێکی تر بیکڕی ئەمە هەموو شەریکی عالم وایە هەیە مەسلەی ئاسن توانوێ معمەلی گەورەی ئاسنیە کە بۆیان دروستەکەن بە قاڵبی خۆیان هەندێک شتی تر هەیە مەسەلەی پێڵێن حەوجۆش ئەوانە هەمووی لە کارگەی تایبەت تا دروستەکە زۆر جارش من کاتی خۆی ئەشتار لە بەغدا بوو ئەشتار تەبەن ئەوانەی کە زوو هەبوو لە هەشتاکان لە نەوەتەکان ئەوانە هەمووی ئیتالی نایێتەوە کە چەنی ئێستا پێتەڵم کاک ئەو ڕقەمانە سە پێڵم کاکە شاسوەر تەباق بۆک پێتم وت ساختکردنەوەی سەریع تەباقێک سەرەکەی ڕەنگەوە بێتە ئەسرارێک ئەو تەباقانەی کە دێ بە چاوەڕە خۆشتێکە فرۆشرێ ڕەنگە دوو وەرەقەی تێ نەچێت چەند دوو وەرەقەی تێ نەچێت لە شوێن خۆیە من ئەیزانی لە بازارە تەباخ خێرانی هەیە بە $6 هەموو داتاکان زانم لە بڕی زۆربەی برادرمە تەعاملی من لە زۆر زۆرە لە بەغدا و لە مووسڵ و لە کەرکووک و لە هەولێر و زۆر شوێنەکانی تر بە هەمووی عێراق شەوکاتی خۆی زۆر خۆم وادم تەوزیع کرد لە بەغدا هەنێشتی خۆم دروستمە کرد بەس کاک سەربەست پێمان بڵێ تۆ کە تەباخی دروستکەی چەنی تێچێ دێ ئەو بە چەنێکی شەیفرۆشی تۆ توانی منافەسی ئەوانی تر بکەیت زۆر منافەسە دوام منافەت چووکە $200 تێ ناچێت توانم بە 3 وەرە خۆشتی فڕۆشم ئێستا هەموو تەباخەکان سەروی 4 وەرەقا فرۆشرێ هیچی ناچێتە $200 و لە کوایەتیشە دەرناچێت ئەوەی کە من بەتەمان دروستی کەم لە 100 کوایەتی دەمێت تەباخ خێرانی هەیە بە هەرزانتر هەیە بە $6 من باسی باشە بە فاخرەکە یەکەم کە لە 60 بۆ 65 کوایەتی دەرەچێت ئەزان بەست خوا من یەک پرسیار حەزەکەم بە سەراحە دەمتان جوان بنەوە تکایە بە سەراحەت یانی حسابی مەکەن ئەگەرەوە تەباخێکی ئیتالی هەبێت لەگەڵ تەباخێکیش هەبێت لە کوردستان دروست بکرێت تۆ $200-300 پێ بێ کامیان نەکڕن هەموو ئیتالەکە بە جملە کردویانە بە 9 وەرەقەونی و ئێستێمە وڵاتی خۆمانە چین تەماتەی ئێرانیەک نییە تەماتی کوردیەکڕی ئەخە فەرقەیە کاک ئەچین بە دوای باشترین شت و هەرزانترین شتاگرین جاری وایە چین بە دوای خراپەکەی شت و هەرزانەکەیەکەین با واقعی بین ئەگەی کە پاری پێ بێت سێسەی پێ بێت بە 300 ئیتاڵەکە یا بە $50 ئیتاڵەکە ئەگە پاریشی پێ نەبوو ئەچێت بە $80 یا بە $6 ئێرانەکەکرێ اینجا لە ئەخیریشە ئەمە معمل نییە وەکو باسمان کرد ئەمە تەجمیعە یعنی داوای لەبەر دەکەم کاک سەربەجان پرۆژەکە دەستە خۆش بێت ینی وەکو سەنعات شتێکی مهمە بەس نایبە بە پرۆژەیەکی بزنس بتوانین منافەسەی بازار بکەین و سەرکەوتووی بەقەڵێ
بەخێر بێ زۆر سپاس تا ئێستا چەند کەس بۆ غازە مردوو بێت یا خۆ شوێنێکی سەقەت بوو بێ هەیە زۆر هەبوو زۆر هەبووە ئەوە زۆر نابڵێ بەس حاڵەت هەبوو مەسەرەن هاتووە لە زۆربەی شوێنەکە چکەم علاقەم لەگەڵ کەروکە لە بەغدا هەولێر هەموو شوێنەکانە بۆ لە موستیش کاتی خۆی لە بەغدا ئەوانەی بەغدام زۆر ناسی حاڵی تەقینەوە هەبووە. کارگەی دروستکردنی تەباخ کارگەیەکی گەورەیە و لە سەرەتای پرۆژەکەدا پێویستی بە سەرمایە نزیکەی 300 میلیۆن دلار هەیە بۆ ئەوەی بنیاد بنرێت. ساڵانەش پێویستی بە سەرمایە زیاتر لە 70 میلیۆن دلار و زیاتر لە 6,000 کارمەند هەیە. کارگەیەکی دروستکردنی تەباخ بەو سەرمایەوە دەتوانێت ساڵانە نزیکەی 250,000 تەباخ بەرهەم بهێنێت. چەند هۆکارێکان وا دەکەن کە بنیادنانی کارگەیەکی لەو شێوەیە لە هەرێمی کوردستاندا سەرکەوتوو نەبێت. لە هەرێمی کوردستان مادە خامەکانی وەک ستیل و پلاستیک و مادەکانی تر بۆ دروستکردنی تەباخەکان دەست ناکەوێت. پێویست دەکات زۆرێک لە مادە خامەکان لە دەرەوەی وڵاتەوە هاوردە بکرێن. بۆ هۆیشەوە تێچووی دروستکردنی تەباخەکان زۆر دەبێت و لە بازاردا ناتوانن ڕکابەری لەگەڵ مارکەکانی تردا بکەن. تەباخ ئامێرێکی مەترسیدارە و پێویست دەکات بە کوالەتێکی زۆر باش دروست بکرێت و متمانەیەکی بەهێز لەلایەن کڕیارانەوە بەدەست بهێنێت. لەبەرەوە بەدەستێنانی ئەو متمانەیە زەحمەتە و ماوەیەکی زۆری دەوێت. هەروەها تێچووی تەباخ لە کارگە گەورەکاندا کەمترە لە کارگەی بچووک بەهۆی ژمارەی زۆر بەرهەمێنانەوە، بەڵام بەرهەمی کارگە بچووکەکان ناتوانێت لە نرخدا ڕکابەری بەرهەمی کارگە گەورەکان بکات. خواست لەسەر تەباخ بە شێوەیەکی بەردەوام بوونی نییە و زۆرێک لە خێزانەکان چەند ساڵ جارێک تەباخێکی نوێ دەکڕن. لەبەرەو ساختکردنەوەی بەرهەمەکانی کارگەی تەباخ لە هەرێمی کوردستاندا زەحمەتە و ناتوانێت ڕکابەری لەگەڵ کۆمپانیا گەورەکان بکات بۆ ئەوەی هەناردەی دەرەوە بکرێت. دروستکردنی تەباخێک بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت. لە سەرتاوە لە پلێتێکی ستیل سێ لای تەباخەکە دروست دەکرێت. لە پاشاندا ژێر و ناوەوەی تەباخەکە دروست دەکرێت. لە دواتردا دەرگایەک یان دوو دەرگا بۆ تەباخەکە دروست دەکرێت کە لە ستیل و شوشە پێکاتووە. سەری تەباخەکە بە شێوەیەکی جیاواز دروست دەکرێت و لە دوای ئەوەی سەرەکەی لە پشکنین و تاقیکردنەوەکان دەردەچێت دەخرێتە سەر قابلۆغی تەباخەکە. لە دوای ئەوە دەرچە و بۆری گازەکان لە ڕێگەی ئامێری تایبەتەوە پشکنینیان بۆ دەکرێت و دوای ئەوەی لە پشکنین دەردەچن پشکنینی پراکتیکیان بۆ دەکرێت. لە دوای ئەوەی ئاگری شین لە تەباخەکەەوە دەردەکەوێت ئاماژەی ئەوەیە کە هیچ کێشەیەک لە تێپەڕبوونی گازەکەدا نییە. لە دوای تەواوبوونی هەموو پشکنینەکان چوارچێوە و ئامێرەکانی کۆنتڕۆڵکردنی تەباخەکە پەیوەست دەکرێت. بەو شێوەیە تەباخەکان ئامادە دەبن و دەخرێنە بازاڕەکانە. یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوەی پێتان بناسێنین ئەویش گەورە میدیاکاری جیهانیە ئۆپرا وینفری. تاوان لە کۆتایی بەرنامەی دۆمدا حەزەکەم ئاماژەم بە چەند شتێک کە هەم بۆ بینەران گرنگە و هەم بۆ بەشداربووان گرنگە. وەک بینیتان لە کۆی 11 بەشدار بوو، 2 کەس چوونە سەر کورسیشین، 3 کەس بڕیارم نیاوە کە ئەکەوێتەوە زنجیرەی پێنجەم لە زنجیرەی پێنجەمدا بڕیاردەم و 6 کەسیش بەداخەوە سەرکەوتنەوەمون چوونە دەرەوە. ئەوەی گرنگە باسی کەم نقطە یەکەمیان ئەوەیە کە خەڵک هەبووە بڕیارم ڕەنگە دابێت کە ئەم پرۆژەی بە کەڵک نایە، بەڵام توانێت قەنەعەتم پێ بکە. پێم وایە قسەکردن توانای قەنەعەتکردن بە بەرامبەر یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بازرگانی، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بزنس، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی پارە پەیداکردن. ئەگەر کەسێ نەتوانێت ئەو کاڵایی هەیەی ساغی کاتەوە قەنەعەت بە بەرامبەرەکەی بکات کە لێ بکرێت یا کە پاری بۆ پەیدا بکە، ئەوە دڵنیا بە تا ئاستێکی زۆر تا ڕادێکی زۆر ڕەنگە سەرکەوتوو نەبێت. بۆیە قەنەعەتکردن، شێوازی گفتوگۆکردن، شێوازی تەڕەحکردن، تەڕەحکردنی بیرۆکەکەت زۆر گرنگە کە ئەمە لەم بەرنامەیە دیقەت ما و توانیوێتی تەسیر بکاتە سەر من و دڵنیا بە سبەینی ئەگەرێکێک بزنسی هەبێت ئەتوانێت تەسیر بکاتە سەر خەڵکی تر. نقطەیەک تر هەیە مهمە بەلامەوە بۆ هەموو بەشداربووان، بۆ بینەران، وەک هەمیشە باسی یەکەم ئەم بەرنامەی ئێمە گرنگیەدا بە عەقڵ
گرنگیەدا بۆی کە چۆن وا لە خەڵک بکەینەوە ببنە خاوەن بیرۆکە ببنە خاوەن پرۆژە ببنە خاوەن سەرمایە گرنگ نییە یەک کەس لە بەرنامە هەنگاویەکەمان سەرەکەوی یا سەر ناکەوێت گرنگەوەی تۆ ئەم بەرنمەیە چۆن وا لە تۆ ئەکات کە باوەڕ بەخۆ بێت کە بیتە خاوەن پرۆژە کە بیرکەیتەوە کە قەنەعەت بەخۆ بکەیت تۆژە بیتە خاوەن سەرمایە خاوەن دوکانێکی خۆ خاوەن پرۆژەیەکی خۆ خاوەن پارەیەکی خۆت بۆیە گرنگە هەمومان پێکەوە قەنەعەت بۆ بکەین کە سەرمایەداری پارەداری بازرگانی بزنس کەس لە سکی دایکەوە نایهێنێت کەس هیچ کەسێک کە ئەبێ لە دایکە بە ملیۆنان دلار لە دایک نابێت لە عالەمە ئەگەر سێری بکەن لە هەموو دنیاە ئەگەر ژماری 500 دەوڵەمەندگە مهمەکانی عالم حساب بکەیت هەمووی سێ-چوار دانی زۆر کەمە پارەکان لە باوکو و خێزانەکانەوە بماوەتەوە بەشێکی زۆری ئەو کەسانش کە پاران لە خێزانەوە بماوەتەوە دواتر پارەکان لە دەست داوە کەواتە بەشی هەرە زۆری سەرمایەدارە بەناوبانکەکانی جیهان ئەوانن کە خۆیان پارەیان بۆ خۆیان پەیدا کردووە کە خۆیان توانیویانە خۆیان پێ بگەن و بەشی زۆری ڕەهای سەرمایەدارەکانی جیهان ئەوانن کە لە مناڵیە هیچیان نەبووە لە گەنجێتیە هیچیان نەبووە خۆیان دروست کردووە لەبەرەوە کەس نەڵێ من لێرەیە سەرکەوتو نەبووم کەس نەڵێ من پرۆژەم نییە کەس نەڵێ ڕەنگە سەرکەوتو نەبووم کەس نەڵێ من ئیسە خاوەنی هیچ نیم هەمووتانە من بە خاوەنی هەر شتێک ئەگەر بتانێ بەس بە دوو مرد یەکەم باوەڕ بە خۆت بێت دووهەمیش هەوڵی بۆ بی هەوڵەکەی شەبێ زانستیانە بێ ئەبێ دراست کردبێ بە بیری لێ کردبێتەوە بۆیە لە کۆتاییان بەرنمەیە حەزم کرد مقارنەیەکی بینی و پرۆژانە بکەین پرۆژەمان هەیە دوو نوع پرۆژێ لێگەچن بەس من کە دانێکیان هەڵبژاردووە لەبەر ئەوە بۆ کە لە سەوەڕقە پێشکەشی کردوم جیاوازی هەبووە و هەروەها توانیوەتی گفتوگۆکەی جیاوازتر بێ بۆ نمونە پرۆژە هەیە کە بڕیارم لێ نەدا و هەڵم گرتەوە بۆ کۆتایەکەی لەبەرەوە ڕەنگە پێش بڕیارم دای بچێتە دەرەوە بەڵام دواتر قەنەعاتێکم بۆ دروست بووە کە ڕەنگە ئەم پرۆژەیە مهم بێ هەمیشە ئەم قسەی دەکەمەوە لەبەرەوەی حەز ناکەم خەڵک سیقەی بەخۆی نەمێنە حەز ناکەم خەڵک پشتار بێتەوە بۆیە هەمیشە ئەم قسەی دەکەمەوە ئەویش ئەوەیە هیچ کاتێ بێهیوامە بن هیچ کاتێک خەمتان نەبێت کە لە شتێکا سەرکەوتو نابن دڵنیا بن گەشتن بە ئامانجەکانتان بەدەستهێنانی ئامانج بوون بە سەرمایەدار بوون بە خاوەن کۆمپانیا بوون بە خاوەن بزنسی خۆتان ئاسان نییە ئەبێ هەوڵی بۆ بێ ئیمڕۆ ناستبێنێ سبێنانە ساڵێکی تر ساڵێکی ترنا 10 ساڵتر پرۆسەیەکی درێژخایانە ئەبێ هەموو ڕۆژە لە ژیان تا تۆ هەوڵ بێت و کۆڵ نەدەی لە پڕ ڕۆژێک لە ڕۆژان ئەبیت بە خاوەنی شتێکی خۆت یا ئەگەی بە خەونێکی خۆت بۆیە هەمومان ئەبێ سێری بەرنامەی هەنگاویەکەم بکەین وەکو پشتیوانیەک وەکو یارمەتی دەرێک کە هەنمان دەدات بۆ بیرکردنەوە و بۆ گەشتن بە ئامانجەکانمان و بۆ ئەوەی لە عەقڵی خۆمانە جێگیری بکەین کە ئێمەش هیچمان لە خەڵکانی تر کەمتر نییە و ئەبینە خاوەن پرۆژە. ئازیزان خۆشەویستانم ڕۆژگەشتنە کۆتایی حەڵقەی دووەم زنجیرەی دووەمی بەرنامەی هەنگاوی یەکەم هیوادارم لە بەرنامەی داهاتوودا پرۆژەی تاوان ئەکید کەوایشە پرۆژەی جیاوازتر تازەتر و مناقەشەی زیاتر و شتێکی بتوانین زیاتر بڵێین کە هەم ئێوەی بینەر ئیسفادەی لێ بکەن هەم خاوەن بیرۆکەکان لێرە ئیسفادەی لێ بکەن تا زنجیرەی داهاتوو بەخواتان سپێرم خواتان لەگەڵ